عبدا چون بدوزه و ما بنون خوشاوی اسلام ای محمد سبینی روژی محشنا خوشاوی اسلام ای محمد سبینی روژی محشنا رملی ورما قیره قربان حزم لآوی کوسرا رملی ورما قیره قربان حزم لآوی کوسرا تهودوي زاوي أخي من خوش بلاخم عاجزم لا تهودوي زاوي أخي من خوش بلاخم عاجزم ما تو ملول وسر قردان الله خزاني بايزم ما تو ملول وسر قردان الله خزاني بايزم خوشاوي استم أي محمد سبيني الروجي محشرة خوشاوي استم أي محمد سبيني الروجي محشرة رملي ورما قيرا قربان حزم لآوي كوسرة رملي ورما قيرا قربان حزم لآوي كوسرة سرداني همو بشر لقاني فر نور الصلاة أي سرداني همو بشر لقرناني فر نور الصلاة أنا سنبو بنير بوني عترو بوني قلاو أنا ستم بو بنيرا بوني عترو بوني قلاو خوشاوي استم أي محمد سبيني الروجي محشرة خوشاوي استم أي محمد سبيني الروجي محشرة رملي ورما قيرا قربان حزم لآوي كوثرة رملي ورما قيرا قربان حزم لآوي كوثرة أي ساعات خوش دست وهستي تصاغبن دبيجي أري والله نقل دنياي به شاغي وبخير به بينرو بيسرن دلال هون لكوي دري بن إيد متى ما شتك شغل سر تورين ميديا جواكي إيرو داوي يان دريا تلفزيون يان جي دريا راديو القلماء قهدار دكن هون لكوي دري بن سلافي مجوار هن خدي تعالى روجيه جوا قبول بك جمجي قبول بك شخوا بيامي عزيز بسبيني روجي محشرة دكتور دبي المرء يحشر مع خليله هنا بله او كسد كخوش دبي حشرت لقيامت لقلو كسبي كخوش بيستيتو ايوه دي ان شاء الله خدي حشر عمل قلها بد ان شاء الله ان شاء الله لبروا حديث اشتر هي ضله بيغمر فرمي عليه الصلاه والسلام عليه الصلاه والسلام المرء على دين خليله على دين خليله چونکه برادر کاریگری گەورەی لەسەر برادرە بە تایبەت ئەگەر برادرەکە زۆر خۆشەویست بی لەبەرەوە هەمیشە ئەو خەڵکانە هەڵبژێرین خۆشمان بوێن کە ئینسانی باشن لە کۆمەڵگە هەنێک ژن کار دەبێ بووی مەحشەر ئیرۆ تۆز و دووبانە هانێ هێویدار انشاءالله گۆ سەعەت یەک باران بێ ان شاء الله يا رب تدعي قبول باران ببروجرام ما بينك والله باران جرينجم البن باراني بروجرام يمكن تشتي اين بشوت المشكله النية بسوتن المشكله دي سمعت من صلاكم يا نيك دوباره سلاطان لبيت لبرنامج دي كي بارشيف لقلطانين براسي كشو هواك امرو زور 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 توزاوي وخول بارانا يعني مجلي رشمان لبرا او توزا قوسين تو هم مجلا كمان بي برش بدي سانو بيتكيري نواره بي كشناسي سبي ايوارا او خول بارينا نامنه وكشو هواك باك دبيتوا بلام دي سانيش اواني كان
نەخۆشیانێ بە ئاگیانە تەندروستی خۆیان بێ ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە تەندروست بن هەمیشە بەڕاستی ئەم کەشوهەواهی ئەوە نییە خەڵک لە دەرەوەی بەڵام ئێمە لە خۆشەویستیمان بۆ ئێوە بۆ بەرنامەکەی پارشیف لێرە ئێمە هەر خۆتان بۆ دەکەین و بە هەمان شێوە ئەو کەسانی کە تەمەنیان زۆرە یاخود نەخۆشی ڕەبوویان هەیە داپیرەکان باپیرەکان منداڵان بە تایبەتی باشترە کە نێنە دەرەوە لەبەر ئەوەی بەڕاستی تەپۆتۆزەکە وەکو وتمان هێندە زۆرە ئەوە تۆزێ بۆستە پڕپڕەبێتەوە ئەمانەت چاویمەتیژە بوو شخوال عزیزی بنە چاوی تیژە تۆز سڵاو ڕێزم بۆ هێوما بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێ ئینشەڵڵا هەمیشە لە خۆشی و لە سەلامەتی بێن ڕجاتان لێەکەم لەم کەشوهەوا ئەگەر ئیشی زەرورتان نیە لە خانوو لە ماڵەکەتان نێنە دەرەوە چون واقعاً زۆر سەلامەتی حیا ساعتێک باران بێ باران بێ خولی هەر ولود بێژنا چونی سە بەخوا ئەوە منی سە بێت خوێندم هەموو قڕقم گیرە لە هەموو تۆزە بەڕاستی کەشوهەواکەی هەستەکەم دکتۆر سەر و قژ پڕپڕ بووە لە کەش لە تەفۆتۆس کەشی ئەمانەی ئەبزانێ ئێمە چەنێ ئەو بینەرانەمانە خۆش دەوێ لەم کەشوهەوا یعنی پرۆگرامیان بۆ دەکەین بە عشقی مناجاتی باشیان بۆ دەڵێن تۆ مناجاتەکە نیە لە ڕەشەبا زۆرەکەتان بیە خۆ کورسی لەم ناوەنەوە هەر نەختی ماوە باکە خۆمە بماتن هەر نەختی ماوە با خۆمە بمات سەفخان لەو کەشوهەوایە چمان بۆ دەڵێ مزانە چ ئامادە کردیە چییە مەلایە جەزیری ئاهەنگیرێکیە ئاهەنگدانەرەکەی کێ بابی حەواس تەواو لە بابی حەواس خۆ دەبێت چێ زانەرەکەی بابی حەواسە لا حەنەکاتکە ناوڵە ئەفلکلۆر یانی وڵە ئەمە طبعا ئەم گاڵتەی ئێمە کە دەیکەین لە هەموو پرۆگرامێک لەبەر خۆشەویستیمانە بۆ بابی حەواس چیرۆکەکەیمان بۆ باسکردن ئەم کاک سەفخان و کاک پەیام بەردەوام پێکەوە دەمێننەوەانێ شەو ڕۆژ زۆر حەزم لێ هەیە و کاک سەفخانیش زۆر زۆر حەزی لە بابی حەواسە و بۆ کاک پەیامی باسەکە کاک پەیامیش هەر کەسێک دەبینێ لە ڕۆژاوای کوردستان ئەمە جارێکی دیگە دەڵێم ئەمن ڕۆژی ئەوەڵ وتیان کاکە سەفخان هاتووە لە ڕۆژ ئاوا لە سبێنی دی بۆ هۆتل وتم کاکە زۆر بەخێر هاتوو ئەمە یەکجار کاکە سەفخان دی سەلام عەلەیکمان کرد و عەلەیکە سەلام و کاکە ڕۆژ ئاوا چۆنە و ڕۆژهەڵات چۆنە کاکە بەدە لە دێ وتی بابی حەواس ناس دەکەی وتم ئەی بۆ خاتری خوا بابی نازان یعنی بڕوات هەبێ ئەسەن زۆر بۆم قورس جا دیسان سبێنێ شعرێکی ورد لە مەلای جەزیری وتی ئەوە ئاهەنگە زانیکی وتم ناوە نازانم یعنی بابی حواس ناس ناکەی ئەمە ئینتەرنێت لێدە بابی حواس کیە خوا بابی حواس کیە تا ئاخر لە دەرچوونەکەی بابی حواس سڵاو ڕێز بۆ بابی حواس ئەزێ هەلبەستەکێ بێژم ئامە لای زیریش خوا و پشتی هەلبەستی وڵ ئەزێ بەس مەقتەعەک هەلبەست بێژم ئەمێ دەرباس موزیک باشە هەلبەستی تەبدە ئاینینە ئۆلینە حەزکردنا خۆدای دلۆڤان تێ دیاردە بەلکی ناوێ دلبەرێ تێ دەرباست بیان ژی مندی سەحەر شاهی مەجەریان ناوا بکارتین لێ ئەو حەزکردناوی ڕەبانی ئیلاهی یانی بە عیشقی مەجازی لە تەسەوفدا شخوا دەبێ چێ دەبێ مندی سەحەر شاهی مەجەر دەبسێ دبەر مەخموری بوو ئەو دێم زەری سور مشتری یا ڕەبپەری یان بوو ئەو مەیپەرست مەشها و مەست جامادە دەست بەرفوری بوو مەیبەر کەفێ مەشها سەفێ سۆزا دەفێ تا قەرقەفێ ذکر
مجها است جماد دست فرفوری بود آمی پرست مجها است جماد دست فرفوری بود می برکف مجها صفه سوزاد فدا غرقفه آمی کف مجها صفه سوزاد فدا غرقفه عشقا ملا مشهور بو مشهور بو عشقا ملا مشهور بو شیرین لبیدم کوکبه لبندا به دستوری بو شیرین لبیدم کوكبه لبندا بدستوري بو وصلا حبيب من بو نسيب ملعون رقيب رنجوري بو وصلا حبيب من بو نسيب ملعون رقيب رنجوري بو دستان خوش به گروهی محترم زور سپاس نت صاغ ربي دستي سامي وصاغ عزيزي كرمانجي تدقهي تواو طبعا بكرمانجيش خويندوته ونيا چوار آهنگ خوندوه لملای جزیری ملای جزيري لقل گروهی کام کارکان بس ملای جزيري انا ماني تري لا والله بس ملای جزیری بو بس ملای جزيري تو صفقان هزدكم زور لا اخو ملای جزيري ملاي زيري يعني تصوفها كرديده الجورا سيغوشي اي اولي براستي يعني للطوبه برباش قوتي توب ستاندرت جبو من يعني وك صفقان برجي حزدكم وبر يعني جبو من دبستانه هالبستي يعني بيقوبان من آهنگ شعری دل یک دی عشق یک بد عاشقان یک یار بس قبل دی یک بد قلوبان دلبرک دلدار بس اما یک زنی جا خلقو لمن كنشيرتي او دلبرا زرين كمر من دي دحال غفلتي هاد جيد هاد درج برجي وقت قمر جا صباح الخير خاني من شهي شيرين زباني من اوي المعني الرشا جا الله سحرقاها ازل يلموم عشقي شعلة دا نورا جمالا لم يزل ذات تجلى قبل سر بيخبر عليه الصلاة والسلام قوتية نعم ابو خويا الله سحرقاها ازل
بەس بێزگە لە مەلای جززیری و فەقێتە ئیران و ئێمە خەڵکی تریشمان هەیە کە مناجاتی باش هۆنراوەی باش گرنگ گیان داوە بە باسکردنی سەربوردەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئێمە دوێنێ شەویش پێم وا بوو پشبڕچێمان هەبووە نیە بەڵێ دکتۆر ئەنجە باسی مناجاتت کرد بیرتان بێنینەوە کە براوەی دوێنێ شەو ڕادەگەێنین بەڵام لە کۆتایی پرۆگرامەکە بێگومان دوێنێ گوێتان لەو مناجاتانە بوو کە بۆیان نردبووین لە سلێمانی لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە هەولێر لە چەندین شوێنی کوردستان چەندین ئەنی کێبڕکێکی زۆر لە نێوانیاندا ڕاستی سەخت بوو بۆ ئێمە کە بتوانین دەنگەکان جیاب بکەینەوە لەگەڵمان بن دکتۆر پرسیارێکی زۆر زۆر تایبەتە دانابوو کە گفتوگۆ دەربارەی ئەم بابەتە ئەەکەی و پرسیارەکە تایبەتیشە بە خانمان یعنی خانمان زۆر پێویستەکە دانیشن بەرامبەر ئەم پرۆگرامە لەبەرەوەی ئەم گفتوگۆیە ببینن ئەم پرۆگرامە تایبەتە بەوان چونکە ئیدی مانگی ڕەمەزانە بێگومان بۆ حرمەتی مانگەکە پێویستە جلوبەرگ و ستایل کەمێک جیاوازتر بێ لە ڕۆژانی ئاسایی ئەمە بۆ حرمەتی مانگی ڕەمەزانە پێم خۆشە دکتۆر زیاتر باسی پرسیارەکەی و میوانەکەی بکات بەڵێ ئێمە لە چوارتیوە پرۆگرامەدا هەڵبەت بەشی خانمان گرنگی تایبەتیان پێدەدەین بە تایبەتر ئەو پرسە شەرعیانی هەندێک پرسی شەرعی هەیە تایبەتن بە خانمان ئێمە بەردەوام دەیانکەین و مژار و گفتوگویان لەبارەوە دەکەین یەکێک لەو مژارانەی کە زۆر بەلای خەڵکەوە جێی پرسیارە ئافرەتێک ئەگەر حیجاب نەبی بە مستەڵەح شەرعیەکە ئێستا من حیجاب نیم ڕۆژانی ئاسایی بەڵام تایبەت بە پرۆگرامی پارشیف دەتوانی بە ڕۆژی دەتوانی بە ڕۆژبی ئەگەر بە ڕۆژ بووی ئایا ڕۆژوەکەت قبوڵە یان نا ئەمە بەردەوام جێی سەرنجی خەڵکە ئێمەش کە پرسیارەکەمان دانابوو یعنی فیدباک چەندین با بڵێن کۆمنت و هەتا وەکو مەسجیش هاتبوو بۆیکەوە ئەم پرسیارە بۆ ئێمەی خانمان پرسیارێکی گرنگە اینجا میوانێکی زۆر تایبەتیشمان هەیە مامۆستایەکی ئاینی خۆشەویست و جێی سەرنجی خەڵک و بەردەوام لە ناو خەڵک خۆش مامۆستا دکتۆر ئیسماعیل پێنجێنی مامۆستای ئاینی بەخێر بێی سوپاسدانەکەم وڵا دڵی دەچینە ئاهەنگی ژنمارەکردن و جلی کوردی و ماشەڵڵا ماشەڵڵا میوانەکانی تۆ هەمیان ڕویان خۆشە مامۆستایانی ئاینی لەبەرەوەی بەردەوام لە ناو خەڵکن خەڵک کێشەی هەیە لەبەرەوە بە سوپاسەوە ینی فرمودەشێتە بە سوم و کەفیوەجیەوە ئەوان ئێمە فێر دەکەن لەبەرەوە بۆ خۆیان جێبەجێی دەکەن یەکەم جار اینجا بە ئێمە دەڵێن بەخێر بێ مامۆستا سوپاسی هەمووتانەکەم خۆشەویستیمانەیە مامۆستا ئێمە پرسیارێکمان دانا بوو لە سوشیال میدیا ئافرەتێک کە سەرپۆش نەبی دەتوانی بە ڕۆژوبی ئەگەر بە ڕۆژوو بوو ڕۆژوەکەی قبوڵە یان نا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه ڕوو لە ئێوە کامیات کامێرە و شتێک ئێمە لە خزمەت ئێوە و بینەرەکانتانین سڵاو و خۆشەویستیمان هەیە ومێدەوارم ئینشاءڵڵا خوای گەورە ئەم ڕەمەزانەمان لێ قبوڵ بکە سەربەرزی دنیا و قیامەتمان کە من خۆشحاڵم کە لەم پرۆگرامەیە بابەتێک تاوتوێ بکەین کە ئینشاءڵڵا لە کۆتاییان نەتیجەیەک و خولاسەیەک بێ بەدەستەوە دڵنیاییەک بدە بە خوشکەکانمان بە ئیمانداران بە هەمومان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دینەکەی ڕەسوولی ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام سەراپا لەیلوها کەنەهاریها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دینێکی بۆیە ناوین هەمووی ڕەحمەتە بۆیە مەوزوعی ڕۆژوو ئەگەر ئافرەتێک سەرپۆشی بەسەرۆ نەبێ و حیجاب نەبێ ئەمە هیچ گومانی تیانە کە ڕۆژەکەی دروستە ئەتوانی بڵێ چۆن پیاوێکی نوێژ نەکرد چۆن پیاوێکی نوێژ نەکرد ڕۆژەکەی دروستە ئافرەتیش بە هەمان شێوە ئێمە ئاڵێن ئەرکانێک فەرزێک لە فەڕائیزی خوای گەورەی کە بەجێ نەهێناوە ئەمرێک لە ئەمرەکانی خۆی بەجێ نەهێناوە بەڵام ئەم ڕۆژووە تایبەتمەندیەکی خاصی خۆی هەیە کە سەرپۆش نەبوونەکە نایشکێنێ ئەمە ئەسڵی ڕۆژوەکەیە و ڕۆژوەکەش قبوڵە باشە ئەی مامۆستا چۆن بێت باشترە لە مانگی ڕەمەزان طبعاً چۆن کە سەرپۆشیان بەسەرەوە نییە و کەسێکی سفورن خوشکە باشەکەم چۆن بێ باشە ئێمە مەقسەی خوای گەورەمان هەیە
خی گەورە فەرمێت چەفێکی جوان کە و حیجابێکی جوان بکە ئەمە ئەمری خی گەورەیە چۆن فەرمیەتی ڕۆژومان بۆ بگرە ئاواژە فەرمی حیجابم بۆ بکە ئەمە باشەکەیە باشە بەڵام هەرێک قسە ئەکرێ ئەڵێ دێ ئەوە مانگی ڕەمەزان هاڵ لە چەکەی یا بەسەر یا خۆ مانگی ڕەمەزان تەواو بوو دیسانەوە لای ئەباتەوە ئیتر ئەسڵ وایە لای نەبینەوە ئەسڵ وایە لای نەبینەوە ڕەمەزان مەدرسە تەدریبیەکی جوانە مەدرسەیە کە بۆ ئەوەی ئێمە پێ بگەێنێ ئەم مەدرسەیە فێرمان بکە 30 ڕۆژی ڕێک تۆ دەی نان ناخۆی ئاو ناخۆی لە حەڵاڵەکان خۆت بە دوورەکەی ئەم مەدرسەیە فێر بکە کە بڵێ ئەم حیجابە ئەمرێکی ئیلاهی و من جێبەجێ جناب مامۆستا ئیسا خۆشکێکمانی ئافرەتێکە لە وڵاتی ئەمریکا یا ئوروپا بەڵێ ناتوانێ ینی لە چەک لەسەری دابناتن وەلی مسلمانە بەڵێ بووی نییە لەسەر ئیشەکەی لە داوامەکەی لە چەک لەسەریکە ئەمە ئێمە ئیشکالمان لە ڕۆژبوونەکەی نییە ڕۆژۆکەی لا بە ئەسەبی و دروستە کێ ئیشکالی لەسەر ڕۆژی ئەم کەسەیە ئەگە ئەوە ڕۆژ قبولە ئەوە نەک ئەوەی ئێرەش ڕۆژۆکەی قبوڵە جابا لە ئەمریکا مەکروه مەکروه گاردەینینێ نە مەکروه نییە سەرپۆش واجبە سەرپۆش واجبە بەڵام کە نایکات ئێمە قسەکەمان لەسەرەوەی ئایا ڕۆژۆکەی دروستە بەڵێ دروستە بەڵێ دروستە سەفخان دەتەوێت منێ پرسە کردبایە هەگەر لەخوا کرد بۆشی لەخوا کرد و غەتان دەستێ دەکەی فیزۆن لێ یعنی ژێری جا فیزۆن لێ ینی با بڵێن هەندێک لەشی بەدەرەوە بوو هەندێک لەشی ڕوود بوو هەروەتم لە ئەسڵا ڕۆژۆکەی دروستە ئێمە ئیشکالمان لەسەر دروستبوونی ڕۆژۆکە نییە باشە چۆن ئیشکالمان لە ڕۆژ دروست نییە کاتێک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێن سنفانی من ئەهلی النار دوو خەڵکان کە ئەمانە ئیتر مەجالی تێدا نییە خەڵکی دۆزەخن لەوانە یەکێکیان ئەم ئافرەتە کە لەشی بەدەرەوەیە کە وایە ئەگەر ئافرەتێک ئیتر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ خەبەری داوە دەسێتە دۆزەخ یعنی چ سوود لەو ڕۆژوە وەردەگری مامۆستا دکتۆر ئیسماعیل پێغەمبەری خوا صلی الله علیه و وەکو باقی کەسەکانی کە ئەوە بەڕێی خۆی چونکە ئێمە کەسمان بووە عارەقی خواردوتەوە گوناهبار بووە ئەم مۆزوعی ئەم حیجابەکەی کە حیجابی نەکردووە ئەمە لێرە گوناهبار بووە بەڵام ئەوەی تۆ بڵێ وەڵا حساباتێک چونکە حساباتی خوای گەورە دقیقە مثقال ذرة خوای گەورە ئیخوێنێتوانێ ڕۆژۆ حسابی خۆی هەیە ئەوەی کەش حسابی خۆی هەیە قسە چی لەسەر ئەم فەرموودەیە ئەگەر من بێم باسی ئەو فەرموودە بکەم ئەو فەرموودە من ئەو کاتەی چوومە ئوردن بەڵێ بڕێکی ماجستێرەکە پێش دەستمان پێ کرد چوومە خزمەت قسمی حەدیثەوە لە قسمی حەدیثە ئێمە بە خزمەت قوتابیەکانی شەخ ئەڕناؤوت ئاشنا بووین لەوێ کە یەکێکە لە گەورەترین جا ئەمن لەوێ ئەوەی جێی دڵخۆشی بوو ئێمە فترەیەک ئەنجە دوای اختصاصی خۆمان گۆڕی ئەوەی من جێی سەرنجی منە ئێمە ئێستا دەوێت ئەگەر بمانوێ بە کاتێکی کەم حەقی ئەم مەوزوعە بین نایدەین بۆ کاتێک فنسنگ گەورە خزمەتکاری حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە طولی تاریخا هیچ کەس وەک فنسنکی هۆڵندی گەورە مستەشرق کە ساڵی 32 معجم مفهرسي أحاديث بيغمر صلى الله عليه وسلم كتب 9 دانا بصحيح بخاري ومسلم وأمانة أم بياوا هاتوا همو حديث كان بيغمر أكرم صلى الله عليه وسلم بخيوتي مكي وشصتدو صالي الريك أم بروجو مشروع الجورا كيستم مكتبه نيل لجيهانا بي بوتري مكتبة كتابة كيف نسنكي تيانا به أم بياوا تواني بخويوتي مكي وشصتدو صال خزمتي حديثي بيغمر بك عليه الصلاة والسلام بله خويوتي مكي فرمودية قسم هي بله وقسكانش مانتيا آلي رايا أكدي أم حديثة بدور روايات مان هي لسر أم حديثي ك بيغمري خوا صلى الله عليه وسلم باسي كردوا كبير أخص لعنتي لي كردوا ليك كان لعنتي لي كردوا ليك أنا لعنتي لي أنا كردوا ليك يعني دشما مصطا لشويني شتر ببورا بو همي بيكوا توروني بكيوا لشويني شتر دالي ناسنا بهاش لكاتك كبوني بهشت كذا وكذا وني أو اندذروا يعني ترى مجالي تدانية لجهنم دمينينه كواد السود رنج استخلق بلت السود لو رجوا وردقري كدكتور إسماعيل دالي درسته وقبوله إنت تولامي حديث كان بجمعي بيشكش بينران وخشك كان ممكن بيغمري خوا صلى الله عليه وسلم لحديثك كافرمي سيكون في آخر أمة رجال يركبون على سروج كأشباه الرحال أما حق من بواني أما أنا حديثك أوي بشدوا فلمك آخر أم حديثة إمام ذهبي فرمي ضعيفة
ئەمە لێرە هیچ ئیشکالێکمان نەما لەسەر ئەمەی کە ئەم حەدیثە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئیلعانوهن فإنهن ملعونات حديثك كرسول أكرم صلى الله عليه وسلم بو تفرد به عبد الله كر عياش بتاقي تنام حديثي هنا وهو ضعيف أما إشكال ما لسر أم حديثني أي أجر لسر أم حديثة شيخي الباني ضلي دروستا فتواشي دا ضلي لعنتيان ليه بكن أجر تو جنيتي ديت لشي بدر وبو حجاب نبو سربوش نبو بو مصطلحانا ضلي يلعنهن اللعنة يعني بس بيفي ولا رجموا الله بلعنة بي أما إنزا فرنا أما موضوع زانيان لقديمه حتى جديدة إما لعني معين ما هي بهي جورة دروزنية استمن برم لبازار رابلم لعنتي لي بيه أما دروزنية هنك دروزنية بودنية بو سيريكا بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمتي لعن المؤمن كقتله نفرت كردن لمسلمان وكشتني وايا چونکە ئیش ئێمە نەفرەتکردنیە ئەم حەدیثە متفق عليه ئافرەتیش بەمە کافر نابی بۆ ئەوەی لە سنووری نا من پێی کافر نابێ کافربوون ئاسان نییە کەوا هەموو قورئان هەر بە مسلمان دەمینێتەوە ئەگەر ئافرەتەکە لەشی بەدەرەوەبی لعنت لێکردنی وەکو کوفرە وەکو کوشتنیەتی ئەمە حەدیث متفق عليه دوو لا ينبغي لصديق أن يكون لعانا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کەسی پاک هەرگیز نەفرەتکەر نییە ئەمەشیان مسلیم گێڕایەتەوانێ حەدیثی سێیامین حەدیثەکان زۆرە گەمە بمێ وەکو پێم وتی فنسنک هات بە 62 ساڵیشی کردو ێستا من بتان بمێوە حەڵەمەت ئەوەی گرنگە هەر پێ دەڵێم نایڵم بەسەرمانە تێپەڕکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا يكون اللعانون شفعاء ولا شهداء يوم القيامة ئەوانەی نەفرەت دەکەن لە قیامەتیشان نە بە شەفیع حسابن نە بە شەهید حسابن نە بە شاهد ئەنجا ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء ئەمەیان ترمذي وابن حبان گێڕاویانەتەوە لێرە ئەمێ من قسەیەکتان عەرزکە ئەم قسەی جەنابەت فەرموود لەسەر ئەلبانی و ئەم قسەی کە ئێستا کاتەکەمان ئەگەر بەشی ئەوەنە بکا ئیمامی غەزالی محەممەد الغەزالی لە ئیحیا علوم الدین ئیمامی نەوەوی وابن حجر وزوريني زانايان وابن القيم هاموي أم چەند قسێت ئەرزەکەم بە کورتی بۆ ئەوەی تێبگەین ئیشی ئێمە نەفرەت کردنیە لە ئافرەت ئەگەر حەدیثەکە صحیح بوو کە هی دوو هەمە ئیمامی مسلیمە گێڕێتەوانێ لە ئەگەری صحیح بوونەکەیە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەفرەتی لێ نەکردوون لە ڕیواتەکە حتا ئەڵێن ئەوەندەیشی تیانە ئیلعانوهن فإنهن بەڵێ ئیمامی غەزالیە فەرمێ نەفرەت کردن حکمدانە لە بری خوا تۆ وەکیلی خوانی خەڵک نەفرەت بکەی ئەمە یەک ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی مسلیمە ئەفەرمێ اتفق العلماء مامۆستا خۆشەویستەکانم اتفق العلماء على تحريم اللعن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خواي جورا إمامي نوي فرمي همو زانان متفقا لسر أوي كالأعيانا كلا معينة شخصي معينة بهي جوري بودني نفرت كي ما مسيان أنجارا ألان شي شرعان هو الإبعاد من رحمة الله لروي شرع وتولي أم كسن نفرتي لي كم دور بيت ولا روي خواوا كي إذني نفرت كردني بيدراوا لسر شخصي كي معين كبله ئەوە من ئەم کەسە بە نەفرەدەکەم مامۆسای بەڕێز ئالێ رایە زانایانە فەرمونچی بۆ هیچ کەسێک دروست نییە کەس لە ڕەحمی خوا دوورخاتەوە ئەمە ئیشی ئێمە نییە بۆیە دینەکەی ئێمە دینێکە نەوەوی بالضبط على الشرح صحيح مسلم فرمتي لا يجوز أن يبعد من رحمة الله تعالى من لا يعرف حاله وخاتمته معرفة قطعية أتو خالك سكسيق نازاني خبر بينيا تو شو نتواني نفرتي لي بكي حالي عرزمي بويكا إمامي النوويج نق أوانا أفرمي دروس تيجني دعاء لي بكين
يعني مامۆستا دروست دوعاان لێ بکەی بەڵام هەر لە حەدیثەکەی مسلمدا پێغەمبەر درود و خوای لەسەر بێ دەفەرمێ لا يدخلن الجنة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها نەدەستنە بەهەشت نەبۆنی بەهشتیشیان بۆ دێ وإن ريحها ليوجد من مسيرة كذا وكذا لە کاتێکدا بۆنی بەهشت زۆر لە دوورەوە خەڵک بۆنی دەکات بەڵێ ئەمە چییە باشە مامۆستا پێشەوەی تۆ وەڵامەکەی بێتەوە بنەمەی پرسیارێک لەکەم خاتونێک هەیە خانمێک هەیە کە سفورە و لەچکی بەسەرەوە نییە بەڵام ئینسانێکی نوێژەکات ڕۆژوەکرێت زەکاتەکات کەسێکی دایم دەستی کراوەیە بۆ خەڵکی زیاتر لەو کەسێک کە لەچکی بەسەرەوەی خێر و خێراتەکات زمانی پاراوە هیچ کەلیمێکی ناشرین ئەنی هەموو ڕوکنەکانی خوای گەورە جێبەجێ ئەکات تەنها لە چکردن نەبێت تەنها حیجابەکە نەبێت واتە بەوەی کە حیجابەکە نەکات لە بەهشت ئەنی مەحروم ببێ بەڵێ نەخێر مەحروم نابێ لەبەر ئەوەی ئێمە سەحابەی ڕەسوولی ئەکرەممان بووە صلی الله عليه وسلم کە ئەم حەدیثە صحیحە ئەوە ئەگەر قیاسێ بوو ئەوە کە ئایا کەبیرە کە ئێمە وتمان حەج لە بەرنەکردن و پۆشاک نەپۆشین و حیجاب نەپۆشین گوناها موجیبی ئەوەیە کە تۆ بڕۆی خالیدینە فیها ئەبەدابی ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک تهدیدە نەگوێ ئەوەی مەحروم بوون بێ لە بەهشت هەرگیز خوای گەورە بەهشتێک کە دروستی کردووە ئەو ڕەحمەتەی خوای گەورە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاک ئادەم ڕۆژێکیان سەحابەیەکە بوو اسمه عەبدوڵڵاه ئەمە بوخاری بۆمانە گێڕێتەوە و سەحابەکان حەدیثێکی معلوم و صحیحە وكان يضحك رسول الله صلى الله عليه وسلم ام صحابيا پیغمبري صلى الله عليه وسلم اخست پیکنینوا نگ اوی بلین زردخانه پیغمبري صلى الله عليه وسلم اي خست پیکنینوا قصه خوش بو بلام عیبێکی زۆر گەورەی هەبوو ئەویش ئارەخۆر بوو ئەم سەحابەیە کە خۆشەویستی پێغەمبەریش بۆ صلى الله عليه وسلم ڕۆژێک کە جەڵدی لێدرا و دوانەمانە لەسەر ئارەخۆریەکەی یەکێک گوتی ئەرێ ئەوە تەمێن نەبووی ئەرێ بەس نییە هەموو ڕۆژەی هێن و لێدەن لەعنەتت لێ بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تلعنوه نەفرەتی لێ مەکە إنه يحب الله ورسوله واو پێغەمبەری خۆشەوێ ابن تەیمیە لەسەر ئەم حەدیثە زۆر تەوزیحێکی جوانی هەیە ئەو کسەی تۆ باسیەکەی ئەو خوشکەی تۆ باسیەکەی هەر کەسێکی کە ئەو خوشکانەی ئێمە لە هەر کەسێکیان پرسە ابن تەیمیە ئەفەرمێ كل المؤمنين والمؤمنات يحب الله ورسوله بۆیە کە نەبۆمانێ نەفرەتیان لێ بکەین نە پێشیان بڵێن وڵا ئەگەر خۆشی نەوێ بۆ ئیمانی پێهینەوە بشری حافی خۆب یەکێک لە ئارەخۆرەکانی بەناوبانگی زمانی خۆی بووە کاتی خۆی بووە یعنی لە سبەینی تاشەو ئەمە دائم الخەمر بووە دائم الخەمر بووە کە ئەو حرەکەتەیە بۆ زنونی مسری یەکێک لە ئەولیای بەناوبانگی خوا بووە لە تەرەفی خوا پەیامی دەدرێ ئەڵێ بشری حافی ئەبێ بگەڕێتەوە لای ئێمە کە ئەوە یەکێک لە گەورەترین ئەولیای خوا هەموو کەس بۆی هەیە بگەڕێتەوە خوای گەورە بە فیرعەونە بە موسا و هارونە نێرێ بۆ لای فیرعەون ئەڵێ بڕۆن قسەی نەرمونیانی لەگەڵکەن خوای گەورە ڕەحمەتەکەی واسعە بچووکی نەکەینەوە ناکەم حەزرەتی ڕەسوول لە زمانی مبارەکی حەزرەتی ڕەسوول ئەکرەم كالرحمة للعالمين يعني تمام خلائق لبرخاتري وجودي مبارك حضرة رسول أكرم صلى الله عليه وسلم خواب وإما خلقي كردوا أمن برواناكم لعنة لزمان مبارك حضرة رسول أكرم رسول أكرم رحمة بو نفرتين باش ما مستا لا فرمو قصك خود فرمو ئافرەتێک ئەگەر سەرپۆش نەبی بە زیناکەر ئەژمار دەکرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی وەک تهدیدە بە زینا ئەحکامی خۆی هەیە نەخێر بە زیناکەر حساب نییە يعني ئەو فەرمودەی کە هەیە فهي زاني أيما امرأة استعطرت بۆنی خۆشی لە خۆیدا ثم خرجت على قوم چوە دەرێ دەروایە تو خانمێک بە تەنیشتدا تێدەپەڕی ماشەڵڵا بۆ نێتی زۆر خۆشی هەیە ئەمە فهي زانیە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات صلی الله عليه وسلم وەک هەڕەشەیە نەک وەک ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم زینا ئەحکامی خۆی هەیە حەزرەتی عومەر ئیمامی عومەر هاتووتی ئەی عەلی شتێکم بینیوە ئیمامی عەلی فەرمووی سێ کەسی کەت لەگەڵە
وتینە فەرمووی بەس ناوبەری جەڵدەت لێ ئەدەم بەس ناوبەری جەڵدەت لێ ئەدەم چونکە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ هەروە قەزفی موحسەنات دەروە ئاسان نییە بۆیە ئیمامی عومەرە کە شتێکی بە چاوی خۆی بینیوە بۆیە ئەم تهدیدە ئەم هەڕەشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخێر معنای ئەوە نییە کە ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم پێمان فەرمێ ئەمە داوێن خراپە چونکە داوێن خراپی شروط و ئەحکامی تایبەت بەخۆی هەیە باشە مامۆستا لە ڕووی ئەوەی کە وتیان بۆن بەکارهێنانی بۆن وەکو ئەوی کە تۆ باست کرد خۆی لە دینی ئیسلام ئاڵای دینی ئیسلام دینێکی پاک و خاوێنە و ئەوەشی پێخۆشە ئەو کەسانێک کە پاک و تەمیزن و خۆیان باشە کەسێک کە بەڕاستی خۆی لاشەی و پێستی لەو کەسانێک کە بۆنی ناخۆش دەرەکات یعنی هەنێک مرۆڤ هەیە بەدەست خۆی نییەک بەڕاستی ئارەق ئەکاتەوانێ پێستی بۆنی ناخۆش دەرەکە و ئەمە ئەنە پێویستیان بەوەیە کە بۆنی خۆش بەکاربێنن بۆی چواردەورەکەیان بێزار نەکەن کێشەی لە ڕووی معتەر فتووە لەسەرەوە دراوە کە خۆی تاقتیرەکە بەزۆی تۆ هەندێک حاڵەت بەکارێنێ بۆ ئەو بۆنی خۆی نەمێنێ بەس ئەو بۆنە خۆشەی کە لە خۆی ئەدرێت دروست نییە ئەوەی کە بۆ خۆشەکەم قسەی زۆری لەسەر هەیە مامۆستا بمبورە لێرایە قسەی زانایانی زۆر لەسەر هەیە لە ڕووی ئەم بابەت من مەبەستمە تۆ کاتی تەواوت هەبی وەڵام بدەیەوە بۆ ئەوەی ینی هەڵەتێکی شتێک ڕوونەداتن لە بابەتەکە ئەگەر پیاوێک خێزانەکەی یان کچەکەی لە ماڵێ لەشی بە دەرەوەی ینی مەبەستم کە دەستە دەرێ ئایا ئەمە بە دەیوس ئەژمار دەکرێ وەک ئەوەی کە کۆمەڵک ناو حکمی هەیە لە ئیسلامدا یان دەیوس شتێکی ترە چونکە لە ناو موسڵمانان ئەم مستەڵەحە بەکاردێ ئەم دەستەواژێ ئەم ناوە ئەو حکمە فلان کەس دەیوسە کچەکەی مەسەلەن سفورە ئاوای پێ دەڵێن لەبەرەوە من مەبەستمە وەڵامەکە لە بەڕێزت وەربگرن پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم ئەمانەمان بۆیە پیاڵەکە ئێمە حفظی مجتەمع و کۆمەلگای خۆمان بکەین ئەم دەیوسیە کە ڕەسوولی ئەکرەم عليه الصلاة والسلام یعنی ئەم بابەتەی دەیوسیە ئێمە حکمی ئەوەمان پێ نییە کە بە هەموو خەڵک بڵێن دەیوسە و ئەوەیە و ئەوەیە و ئەو لەم بابەتانە بەس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرمووین ئێمە بێ ناموس و کەرامەت و خێزان و خاو و ئائیلەی خۆمان پارێزگاری بکەین ئەبێ حفظی بکەین لەو هەموو بەڵاو لەو هەموو نەکبەتی کە تووشی کچوو خۆش خێزان و ماڵ و ئائیلەی خەڵک بووە چۆن پارێزگاریان لێ بکەین ڕەنگە مثلا ها پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام من ڕەئا منکم منکەڕەن فەلیوغەیرهو بیەدیه ڕەنگە کەسەکە بڵێتە خێزانی تهدیدی بکە هەڕەشەی لێ بکە بەوەی کەوایە لە ماڵ وەدەری دەنێ ڕەنگە بڵێ ئیتر دروستیە من لە ماڵێک لەگەڵەت و بژیم لەبەرەوەی تۆ کە دەچێ دەرەوە لەشت بە دەرەوەیە ئایا بەم شێوازە چارەسەر دەکرێ یان ئیسلام شێوازی دیکەی هەیە لە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئافرەتێک کە سەرپۆش نییە مامۆستا دکتۆر ئیسماعیل مامۆستای بەڕێزم هەر ئافرەتێکە هەر کەسێکەیە ئێمە مامەڵەیەکی ناسکی جوانمان هەیە لەسەر ئەوەی کە ئێمە خوای گەورە پێی فەرمووین ئافرەتانمان پێویستەکە حیجاب بپۆشێ حیجاب لەبەر بکە کە ئەم ئافرەتە ئەمە ناکە ئیسیانی خوای گەورەی کردووە بەڵام ئێمە لە کۆی گشتیە بۆ ینی بە زەخت و زۆرێک کە ئەمانەوێ حیجاب دروستکەین ئالێرای ئیشکالێک دروستە بێ ئەویش ئەوەیە کەسانێک دروستەکەین کە بە ناشکوری نەبێ ئێستا ئەمڕۆ کەسانێک هەیە نیفاقی تیا دروستە بێ بەڵام لە کۆی گشتیە ئێمە ئەبێت بڵێ ئەم ئەمرەی خوایی لەسەر کشتەکانمان جێبەجێکەین چونکە فەڕیزەیەکی ئیلاهیەوە ئەبێ ئەنجامی بدرین بەڵێ کەوایە نابێ بە زۆر وایان لێ بکەین یان مامەڵەیەکی ناشایستیان لەگەڵ بکەین یان بەردەوام لەو ماڵا کێشە و مشکیلە هەبی نە بزۆر تەنێ برگو عدەیتینن هەکشێ ئەف جایز یعنی برگو عدەیتین قفلەتکن و بۆشی دەیتینن تحت شتاب سەردادکردێن ئەوەی کە لە کوردی ماوەڵی ناوچێ بادیێنە خێلە چی پێ دەڵێن یان نیقاب یان لە هەندێک شوێن بە تایبەت بۆ دەریا بۆ لێواری دەریا بڕقۆع بەکاردێ هەسن و قفل و هەیو ئێمە چاویشی داپۆشی ئێمە ئەو حیجابەی کە خوا باسی کردووە چی ئەو حیجاب ئەو حیجابە ئەوەیە کە ئێمە نیقاب کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە حیجابمان بۆ باس کردووە بۆ باس کراوە حیجاب پۆش بین حیجاب لەبەرکەن کچەکانمان ئەمە نیقاب جێ خلافی زانەنە جێ خلافی زانایانە نیقابەکە لە چ تەمەنی دەست پێ دکە حیجاب حیجاب لە بلوغەوە دەست پێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرمووین لە سەرەتای عومرەوە بێمە ڕایان بێنین لەسەر حیجاب چونکە کاتێک ئەسما خان کە ئەسما هات
پێغەمەری خوا سەڵسەم فەرمی ئەو جلانە باش نییە بیگۆڕە. بلوغ ئیسلامێت کیژان ساڵێ چ عمرێ بۆ کت با بڵێن بۆ ئەو مەرحەلەی ئەو کاتانەیەتی کە سووری مانگانە سووری مانگانەوە تەمەنێکی محدد. مامۆستا دکتۆر ئیسماعیل ئافرەتانەی کە سەرپۆشیان لەسەر نییە یان لەشیان بە دەرەوەیە دەکرێت ئێمە بە چاوێکی سووک سەیریان بکەین دوور لە بینەران و دوور لە وەرگرانمان بەڵام ئەم دەستەواژانە بەکاردێن لە کۆمەلگا لەبەرەوە ئەمە دەرفەتێکە من لە بەڕێزت بپرسم. مامۆستای بەڕێز ئێمە بۆمان نییە بە سووکی سێری کەسکەین ئەمە ئێمە ئەسڵ وایە دوعای هیدایەت بۆیان بکەین ئیتر ئایا ئەمە ئەگەر کە ئێمە گومانمان نییە لە گوناهباریەکەیە ئەڵێن گوناهبارە بەڵام ئەسڵ وایە ئێمە دوعای هیدایەتی بۆ بکەین لە خوای گەورە پاڕێنەوە خوای گەورە هیدایەتی بە سوکردن و تەوهین و ئیهانەکردنی هیچ کەسێک مافی ئێمە نییە والله لعنەتی لێ بکەم و والله نەفرەتی لێ بکەم و پێغەمەری خوا صلی الله علیه وسلم نەفرەتی نەکردووە پێغەمەری خوا صلی الله علیه وسلم کەسی تەرد نەکردووە لە دینی خوای گەورە ڕەحمەتەن للعالەمین بووە لەبەرەوە نا ئێمە دینەکەی ئێمە و پەیامە جوانەکەی ئێمە تۆ بمبورە تۆ وتت دەبێ خۆشیشمان بوێن ئەمە چۆنە یعنی کەسێک کە تاوانبارە ئێمە ڕقمان لە تاوانبار نابێتەوە ئێمە ڕقمان لە تاوانبار نابێت و پێغەمەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەمە دوعای بووە اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون ئەگەر کافرەکانی تائیفیش بوو بێ ئەمە لە کاتێک بەربارانیان کردی بەرباران کراوە ئەو ڕۆژە کە سەختترین یەکی پەیغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لە سەختترین ڕۆژانی من بووە لە تەواوی لەشی مبارەکی خوێن هاتووە وحی تێ خۆتان ماشەڵڵاتم ئوستادن و وحی تێ کە ئێمە چی بکەین بوانە حەزەتی ڕەسوولەکەمە پێی خوا هەدایەتیان بێ ئیسە گەورەترین زایانانی ئیسلام گەورەترین مفەسرانی ئیسلام لە شاری تائفن مامۆساییان مەوزوعی هیدایەت و مەوزوعی ئەوەی ئێمە ببەخشە ئێمە کەسی خراپەکە ئاسن مۆحڵەتی پێ نادەم ینی تەواو یەکسەر کافری دەکەیم و یەکسەر خراپی دەکەیم و یەکسەر فیلم دەسووتینیم نا ئێمە عزیزەکەم ئەم مەوزوعە ئەگەر ئێمە بۆ ڕوویکە بخوێنینەوە پێغەمەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەتەن للعالەمین بووە هەر فەرموویەتی خوای گیان هیدایەتی قەومەکەم بە طائف وەک باسمان کرد کە قورسترین حاڵەتی ژیانی ڕەسوولێکەوە صلی الله علیه وسلم ئەنجا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون ئەو حاڵەتە بەڵێ لەو حاڵەت کە هەمووی برین بۆ هەموو خوێن هاتووە مامۆستا دکتۆر ئیسماعیل دەکرێت لە وتار لە خوتبە لە تەراویح ئێمە دوعای خراپ لەو کەسانە بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای خراپی نەکردووە ئێمە کە سێر ئەکەین دوعای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیدایەت بووە گوناهبار ئێمە نابێت تەردیکەین لە ڕەحمەتی خوای گەورە ئێمە هەر ئەبێ هەرچێکمان کردووە باوەشی ئەو خەڵکە بگەڕینەوە بۆ لای دینی خوای گەورە اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون ئەوە شیعاری ئیماندار و موسڵمانە ئێمە سیرەکەین زۆر جار ئێمە دوعاکەین دوعایانێک ئەکەین کە ئەو دوعایانە لە سنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نییە بۆیە کە ئێماڵین ئەم گوناهبارەکەی ئێمە بەو دوعایانەمان بەو شێوازی مامەڵەیەمان خەڵک لە ئیسلام دوور دەخەینەوە ئەگەر شێوازێکی تونند و تیژ و لعنەتیان لێ بکەین بە چاوێکی سووک سەیریان بکەین دوعایان لێ بکەین ئەمە خەڵک هەڵنایە لە ئیسلام طبعا ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بەشیروا ولا تنفروا يسروا ولا تعسروا ڕەسوولی ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ مژدە دەربن ترسێنەر مەبن ئەو خەڵکەبان کەن بۆ هیدایەت و دەستی خەڵک بگرن بۆ تەوفیقی خوایی ڕووداوێکی خۆشت هەیە کە لەگەڵ بۆ نمونە ئافرەتێک کە سەرپۆش نەبووبی بەڵام بە شێوازێکی جوان مامەڵە کرابی ئیتر بێتە هۆی ئەوەی کە خوا هیدایەتی بدە دەیان ڕووداو هەبووە بەس بە تایبەت لەگەڵە خۆت کە تو مامۆستای ئاینی و خەڵک بەردەوام پرسیارت لێ دەکە و لە پرۆگرامەکانت پەیوەندیت پێوە دەکا بەنسبەت ڕووداوەوە ئەمن ڕۆژێکیان لە مەتار هاتمەوە ئافرەتێکم بینی هات بەرەو ڕوومەوە دیار و منی ناسیوانێ زۆر بە مشەوەشی و خۆی تێکگا و ئەمانە دوایی هات وتی مامۆستا لە شەرمێکی خۆیان نێزانی چۆن خۆی کۆکات و ئەم بابەتانە وتی مامۆستا من پرسیارێکم هەیە و مشەوەش بوو منشتم فەرموو وتی وەڵاهی چی بکەم ئاوا زیکرەکەم وە و ئاوا عیبادەتەکەم وە و نێزانی چۆن خۆی کۆکاتەوە بە کورتی منیشتم دایکەکەم خوشکە باشەکەم ئێمە دینێکی جوان و پەیامێکی جوانی پێغەمبەرمانەیە صلی الله علیه وسلم وتی مامۆستا بەخوا بە ڕۆژوم ئاوا نوێژەکەم ئاوا عیبادەتەکەم بەس داخی گرانم چی بکەم حیجاب نیم
من پێم وتم ئەمە ئەگەر ئێستا تۆ لەو دەرگایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتە ژوورەوە تۆ ببینێت تۆ هەڵوەستە چییە بێ دەستی کرد بە گریانێکی بەکوڵ زۆر گریان هەر پێم ژیر نەبووە ئەم ئافرەتە قسەکە ئەوەیە کە خوا و پێغەمبەری خۆشەوێ صلی الله علیه وسلم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی نەناوە بەڕووی کەسەوە و کەسی دەرنەکردووە دواتر پەیوەندی نەکردەوە بڵێ ئیتر الحەمدولله لەخوا بە زیابێ پەیوەندی هەر کردەوە کە زۆریش باش بوو بوو تیمە وەستا الحەمدولله حیجابەکەم کردووە و لەخوا بە زیابێ زۆر سپاس ئێستا دکتۆر ئیسماعیل پێنجێنی ماندوومان کردی لەم درێژیە خوا زۆر سپاس پەیامی عەزیزی لەسەر ئەو قسە خۆشانەی مامۆستا دکتۆر ئیسماعیل ئەت شتێکی خۆشمان پێش وەڵا قسانێکی زۆر ڕێک و پێکی کرد لەگەڵ جناب وەڵا سوودمەند بووین بەتاکید فەرموو ئێمەش کەرەک جارێ بە ئیجازەتان غمزدەی خۆتم عەزیز غمزدەی خۆتم نیشانەی پیری مژگاوم مەکە عاشقی روتم یا رسول الله عاشقی روتم یا رسول الله یا رسول الله عزیزم تیرە بارە لە مەکە تیرە بارە لە مەکە
الله بقبلي خذ مسلمان مكان يا رسول الله يا رسول الله يا رسول الله عاشقی خنده که تویم بام اسباهنا وبم عاشقی خنده که توم باب اسباهنا وبم باب اسباهنا وبم بلبل پرواننی محل سودانم مکام بلبل پرواننی حزل سودان مكان صدكر الكجراوي يا ربم لما برس أي طبيب لما برس أي طبيب صدكر الكجراوي يا ربم لما برس أي طبيب أي طبيب أي طبيب در دیارم خوش درم بیهوده درمانم مکم بانکم امروز ام خلات عزیز مانک یعنی براستی نایلی ساعات خوش بۆ بۆ سەفخان ئەو شەو زۆر زۆر قورسە لەبەرەوەی کەشف هەوایەکە لەبەرەوە دەستان خۆشبی هەرچی خۆڵان لەسەر قوڕقمە یا ڕەبی باران بێ ئەما 5 دقیقەی باران بێ ئەواتە دەمەویست بڕۆمە سەرۆلی عەزیزمی کرد بەخۆ میوانێکی ترمان هەیە بەخوا ئەویش خانمێکە و پێم وایە ئەویش مناجاتمان بۆ دەڵێ ئیتر خوا قووەتی ویش بدە پێیامی عەزیزی بەنی بەڕاستی زۆر زەحمەتە
لەبەرەو خۆڵە بمێنیتەوە بە کاتێکی زۆر اینجا ئەگەر بە تۆنێکی وا باڵێن منازاتیش بڵێ ئەوە حتمما قورسترە خانمێکی سەرکەوت و لە بواری قورئان خوێندن و لە بواری مەولود خوێندن زۆر بەخێر بێ زۆر سپاس مەمنون بەخێر بێ پەرژینخان فەرموو بەخێر بێ سەر چاو خات و پەرشین پێدار زۆر زۆر بەخێر بێ زۆر بەڕێزی زۆر سپاس زۆر بەڕێزی مامۆستا سپاس بێدار ناوی خۆتە یان لەقەبە یان چییە؟ پەرژین ناوی خۆمە بێدار لەقەبە پیرخەدریش عەشیرەتمە گەمیش لەقەبم بێدارە لەبەرەوە بەخێر بێ زۆر سپاس مەمنون خات و پەرژین چۆن بوو دەستت کرد بە گوتنی مناجات و بە دەف خانمێکی جوانی لەم جۆرە حەزەکەین خۆت بۆمان باس بناي خوي قورو ميربان الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه وسلم تسليما آمين سرتا زور سباستانا كم طاعة وعبادتي يوم مسلماني قبول بين إن شاء الله خوي قورا لما خوش ببر رحمتي بكوير إن شاء الله لبانزا صاليم والحمد لله ككوت ما بالا بوشي لدواي بالا بوشيم لايدو أستاذي باش لسليماني لشاري سليماني ما مصا سامان شواني أستاذ شريعية لبي قرآن فيربوم الحمد لله ولا قال حاجي آوات خاتونك بريزة ومستيق قرآن خوينا لسليماني فيري قصيدة كان بوم هون چين دري قصيدات بيجن لمولدها لمولود لبرسكان لتكيو خانقا كانيش يكم مولود لتشوي بو كمولود تخويندو بله دەستت نەلەرزی شەرمت نەکرد یەکەم جار کە زۆر هەیکەنم بچووک بۆ کاتە پسەرینێکیان بۆ دانام لەسەر کورسیەکە دانیشتم حاجیاوات ئەو کاتە 18 ساڵە بووم 18 ساڵە بووم کە چوومە ناو خەڵک قەسیدە بڵێم بەڵام لە 15 ساڵی و لە مزگەوتەکانە هە لە ناو ژنانە ئەموت ئەموو باجارە ڕابێم لەگەڵ وەزعەکەیە لەگەڵ حاجیاواتە بووم لە مەولودێک بوو یەکەمی جار قەسیدەم و دەفم لێ نەدا لەبەری نەمەزانی دەف لێ بم بس قصيدەکەیش دەفتەرێکی بۆ نووسیبوومەوە لەسەر دەفتەرەکە ئەموت چەند ساڵ پێش 2008 2009 پێش ئەوە 2000 بڵین 2003 و 4 و چوومە بەس بە ڕەسمی 2008 و 2009 دوای ئەوە کێ وردە پشگیری کردی بۆ ئەوەی بەردەوام بی لەسەر حاجی ئاوات بوو لەگەڵ مامۆستا ساماشوانی خێزانەکەمەوە باوکم پشگیری خوالی خۆش بێ لە مردووی هەموو لایەک ئەگەر باوک پشگیری ئافرەتی کرد پشگیری کچەکەی کرد پۆڵا بێ لەسەر پێی خۆی وەستێ ساعت خۆش بێ شخۆ ئانا پێش برکەک مەهەی ئا مناجاتی بەڵێ بەڵێ بەتەمان بەشداری بکەم لە پێش لە چ سەبکێک ینی جنابەت دەخوێنی واللهی ئەوەی ڕاستبێ من دەم بەدەم مقاماتم نەخوێندووە دەم بەدەم وەرم گرتووە و دەم بەدەم ێڵم زیاتری هۆنراوەکانم وەرگرتووە زۆرتر لە ینی لە کێ لە ئاوازەکانی کێ وڵی گۆرانی بێژەکان بە زۆری وەرگرم شەر بە سەماعی فێر بووی بەڵێ بەڵێ هەر بە شەفەی مەسەلەن ئێستا مەسەل مامۆستا قەسیدەیەکەڵێ لە دوای ئەو ئەیڵێمەوە یانێکێکی تر ئێڵێ بەڵامی تر توانای ئەوم نییە مامۆستا بیڵێم بەڵامی تر چۆنەڵەی بۆ خۆم پێکێنە ئەنجا کاک پێیان کاک سەفقان دکتۆر بێگومان بینەرانیش حەز دەکەن پێش ئەوەی کە پرسیاری دیکەی لێ بکەین گوێمان لە دەنگی بێ و گوێمان لە شێوازی دەرخوێندنەکەی بێ ئەنجا دوای دەسەکەین بە پرسیارەکان نازانم قەسیدێ بڵێم یاخود شتێک لەسەر باسی کامل لە پرسەکانە بە تایبەتی تۆ کامەت پێ خۆشە ئەوە پێشکەشی ئێمە حەزەکەم پێشەکی بتانگرێنم تۆزێک باشتر دەباشە دەستماڵەکە بێت لە تەنیشت دەست پێ بکەین ئینشاڵڵا ڕۆژ بە ڕۆژ مەرگ دێ بەرە و پیرم بەرە و پیرم سەودای کوچمە و ڕۆڵە داویە لە بیرم و داویە لە بیرم بەخوا وجودمە کە ڕووخایە خوار گەڵای ژیانم ڕۆڵە ترازا لە دار مەیلی سەقبرانە چاوەڕوان مەکە
بەدەست خۆم نییە دایە گیان گیان دڵەوەر ئەکە وهاتە سرم مەموری گردون ئینکیر و منکیر ڕۆڵە چنگی یاسنین گیر کردووە لە دڵ ئوف گیر کردووە لە دڵ خۆ منەرە خەخمە ئەخ بۆ دایکم لە پەنامە ئەی بۆ خوشکێ دڵسۆز لە کاتی شەرمەرگە ئەو لە دەمم نێ هەی بۆ برا غەریبەکەم خۆی لە ژێردارە بازم نێ خۆی لە ژێردارە بازم نێ ئەخ بۆ باوکی چۆک شکاوم خۆی لەگەڵم نێ خۆی لەگەڵم نێ منداڵەکانم بەمۆنیەوە ئەخەدەن بەبە هەر ئەخیانە و دەڵێن وەیدایە جوانەکەم ڕۆ هاوڕێ و دۆست و برادەرە دەڵێن هێشتا زوو بوو بەجێ دێشتین نازانن ئەوە سەفری مەرگە و لێکتە بڕانی عەزیزانە بەخوا مردنیش دەردێکی گەلێ گرانە بۆ کەسێ کە کەمیمانە مردن کە بۆ تان ڕەتبوونی نییە ئەمری خوددایە و هیچ شارت نییە سەڵات و سەلام بێحەد و حیساب لەسەر محەممەد ژیانە هەمان اللهم صل على سيدنا محمد اللهم صل على سيدنا محمد ساعات خوش بدنجل دنياي ان شاء الله هون هالبستيكيت هالبجير تبخوه ايه تبخوه تشتكي تومار كري هي لسر سي دي لسر فلاش تشتكي نخير تومارم نكردو بەڵام لە ئەکاوتنەکانی خۆم زیاتر کەوانەیە کە لە مەولودەکان و پرسەکان و تەکیەکانی ئەڵم لەو ئەکاوتنی خۆم بڵاویەکەمەوە بلي بلي حەزدەکی هەلبەستێکی بێ تشتكي له يعني تكست هەلبەستێکی حەزەکەم یعنی کەسێک یانی مەبەست کەسێک تێکستێک بۆ من بنووسێ بڵێ حەزم لێیە بەڵام بێ شتێک بێ لەگەڵ من بوەشێتەوە ئەبێ شتێک بێ لەبەرەی کە من لەبەری قورئان خوێنم سرود خوێنم شتێک بێ لەگەڵ وجودی من ینی بگونجێت سرود خوێنەکان بە شێوەیەکی گشتی دەنگی کامیانت زۆر پێخۆشە و حەزەکەی سرودەکانی ئەوان بڵێیت لە ناو تەعزیەکان و لە ناو زۆربەی زۆریان دەنگیانم پێخۆشە بە تایبەتی مامۆستا دەشتیم زۆر پێخۆشە لەبەرەی تەبەقێکی بەرزی هەیە حەزم دایمەن لەبەری خۆشم تەبەقە بەرزە زیاتر دەنگی ئەوم زۆر پێخۆشەوە مامۆستا سامانشوانی هیچ لە مناڵیەوە کە لەگەڵ ئەوە تێکەڵ بوومە ئەوانم دەنگ پێخۆشە زۆربەیان میراسنەیی ئەمانم بە دەرەجەیەک میراسنەیم زۆر پێخۆشە پەرژین خان بەو پێی تۆ لە تازیە و لە بابڵێنەوانە دەخوێنی ڕەنگە جارجار دابوونەریتی تازیەوە باسی دین و شتانەش بۆ خەڵک بکەیت زانستی شەرعیت خوێندووە هیچ یان بە تایبەتتر ئەو تێکستانەشی کە دەیڵێن ینی چەند شەرعین وشەکانی لە ڕوو شەرعیەوە کێشەیان نییە بۆ ئەمە چی دەکەیت سەرەتا منە میست ئەوە لە پێشا ڕوونکردنەوەی بدەم ئێمە کۆمەڵێکمانێ بەنای کۆمەڵی قورئان خوێنانی کوردستان کە بە سەرۆکایەتی مامۆستا مەلا فواد ئەحمەدە و دەستی کارگێڕیمانێ لە 7 کەس پێکاتەوە ئەم کۆمەڵێ لە ساڵی 1999 دامزراوە لە ساڵی 2001 یەکەمین کۆنگری خۆی بەست و چەند ئەندامێکی هەڵبژارد تا ئێستا 5 جار هەڵبژاردن کراوە کە ئەندامەکانی لێوەرگیراوە لەم کۆمەڵەیە ئێمە خۆبەخشانە مەسەلەن هەموو مامۆستایەکان بە سەرپەرشتیاری مامۆستا مەلا فواد دەورەیان بۆ ئێمە کردوێتەوە بۆ قورئان خوێندن شێوازی پرسەکان چۆن بکەین ئێمە لە پرسەیە ئەبێ چی بکەین لە مۆلوودا ئەبێ چی بکەین و لە تەکیەکان ئەبێ چی بکەین و چی بخوێنین و چی بڵین ئێمە زۆر بە ماشەری ئەمان نەخوێندەوە بەڵام لە ڕێگەی حوجرەوە
لە ڕێگەی دەرس و دەورەوانەی ئێمە ئەم شتانی کە ئێستا فێربووینە باسی ئەکەین لە ناو ژنانە و زیاتر ئێمە لە ناو پرسەکان لە یەکەم ڕۆژی پرسەکانە تەنها قورئانە خوێنین و ئەگەر حەدیثێکە بێ باسی مردنێکە بێ ئەویش بۆ ئەوە ناکە بڵێ ساحێب مردوو بەهەژێنین و بگری و خۆی بکوژێنە بۆ ئەوەیە کە یادێکی مردنیان بۆ بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان تۆش وەکو ئەم شخصێکی ئێستا پرسەکەت بۆداناوە ئامۆژگاری و باسکردنی مردن و شێوازیە کە تۆ کەسێکی ئازیز لێ ئەمرێ چی بکەیت ئێوە زۆر ئەندامی ئافرەتتان هەیە لە کۆمەڵی قورئان خوێنان 650 ئەندامین بەڵێ 250 ئافرەتەوە 400 پیاوە لە کارژێریش 2 خاتوونی بەڕێز مامۆستا خەلیفە کوردستانی کەزمەزان و مامۆستا پەریخان کە خۆی لە شەریعە خوێنێ و ئێستاش بۆ ماجستەرە خوێنێ لە شەریعەیە ئەو دوانە پرۆگرام و کارژێری ژنان بەڕێوا بن 5 دانە پیاوەکەی تریژما برایە بە ڕێزەکانمان مامۆستا فواد و مامۆستا مەلاقارەمان و ئەوانە کاروباری پیاوان بەڕێ بن دەفێژ دەبێژی بەڵێ بۆ بڵێ کە سەرەتا شتێکی خەمبار و ئەوانە گروپیش ئەگەر لەگەڵت بەشدار ئەمەژی لەگەڵت بەشدار ئەگەر ئەوانیش هەزیان صفقانەتش حازری وەش حازر مامۆستا دەفەکەشی زۆر جوانە وڵا دەفای ژامە هەمووا جوانتر مامۆستا ئەم دەفای ژامە هەمووا جوانتر ئەرۆڵا هەمووی لیرەی پێوەیە زەوق و سەلیقەی خانمان هەرجوان دەفەکانم زیاتر بە هەدیە بۆ دێ لەکوێ خۆشکی بەڕێ تازە ئەمە دەفانم لە ئێران بۆ هاتووە لە سنە بەڵێ لە سنە لەبەری خۆم خەڵکی لە عەسڵ سەفاخانەی لەوێ برادەروشتم ئەحباب و خۆشەویستم زۆرە دەفەکان تەریقەت هەیە ئێمە بە خۆمان سەیدی پرخدی شاوین لە بنەماڵی محەممەد زاهیدم ئەگەر بزانیت شارەزایی دەبێت مەری سەر چاوە سپاسمان فەرموو لە سێیەکی شەودا ناڵە دێ لە سێیەکی شەودا ناڵە دێ لە دڵی ماندارێک هەر بە فوخانەوە سوژدە ببە و دڵێ یا الله دڵێ یا الله مفتاح الباب الفرج قريب المجيب الدواء بفرميش كوار هيا وار هيا وار باب رم لدلي دايكي جرك سوتاوا لدلي دايكي جرك سوتاوا كنشأة نشأة فرميسك درش بدوري غريباني هيا وار هيا وار بابر هرخوم وقت وانا ساو وقت بدارك شوان دنالين لدوري او شاوي والمدينة قربان دمي رسول ايوان ايوان باب رم بلبل سار چلاني چلاني ببون بابا سواني ببون بابا سواني لا ترسي بلبلاني بولاني لا تدورم خمالون لا تدورم مي رسول خوز جنبه وكاسة ببي هاي ببي كتقوى يتشاك قربان كتقوى يتشاك
حتما روزاكد قربان حتما روزاكد قربان جانا كس كس دونشتم جانا كس كس دونشتم خغيرتم هاي نبو خغيرتم هاي نبو جانا بيدلم خلمتم جانا بيدلم خلمتم بلبل سار چلاني چلاني ببون بابا سواني ببون بابا سواني لا ترسي بلبلاني بولاني لا تدورم خمالون لا تدورم خمالون اگر بتقوی چک بیه اگر بتقوی چک بیه دبو محمد ما بیه دبو محمد ما بیه اگر بجوانی و شنگ بیه ای شنگ بیه دبو یوسف ما بیه دبو یوسف ما بیه بلبل سر چلانی چلانی ببون بابا سوانی ببون بابا سوانی لا ترسي بلبلاني وبولاني لا تدرب خمالور صلاة والسلام بحد وحساب لسر محمد همال واصحاب اللهم صل على سيدنا محمد دست واسطة الصابر سلامت بزور سپاس ممنونم قد خوش به باسی بو توزا توانایکی زۆر باش شێوێکە بتوانی بخوێنی والله قالك تبفش بركام ابي ئەگەر ئەوە بەشدار بی لە پێش بڕچێکە تەسەوڕ دەکەی سەبخان والله بدق ياخذ ديمي زۆر سپاس زۆر سپاس زاني شو شرط مرجي وجهي هنا بەڵێ حتى جارك دن ام بينم بيرا تما شفانا جيجو ببعني بقرن بەڵێ وبرا بشوانجي نسبي به رنجكي نقور بنسبي به وان شاء الله بسر كيفن وان شاء الله نصيبي وجهي به هبالي تهنئ ايجو تجوار بيج قتب لي بيش بركه يجيب بن هون جماري وبرن بەڵێ بەڵێ برادە هاوڕێ و برادرم زۆر زۆر دەتوانن ئەندامەکانیشتان 250 ئەندامی ئەفرەتان ما شاء الله عليه ئەوان برنامج بتاعك پێکەوە لێ بدەن ئەمن هات میراتۆ پێکەوە لێ بدەن دەتوانن ئەوانیش بەشدار بن لە پێش بڕچێکە ئەمە دەرفەتێکی گرنگە وەک بانو دەیڵێ بۆەوەی کە دواتر لە فیناڵ دیسان ئەوانەی کە یەکەم دەبن لە فیناڵ بەشدار بن و دیارەکی تایبەتی بەڕاستی خاڵاتەکە زۆر تایبەتە هەتا ئێستا ئاشکراوان نەکردووە زار ئاشکرای ناکەین ئاشکرای ناکەیت بەڕاستی زۆر خاڵاتێکی تایبەتە زۆر زۆر سپاس خاتر بەرژین کە ئەم شەو لە پێشی میوانداری ئێمەت کرد و بەخێربێ زۆر سپاسدانەکەم مەمنونم زۆر اي سعد خوش زۆر سپاس بۆ جنابت خۆشی ربي زۆر سپاس بۆ جناب ئێمە لە پاشیف لەو کەشوهەوایەکە هەرچەند کەشوهەوایەکی زەحمەتە بە تایبەت بۆ ئەوانەی کە سروت و گۆرانی دەڵێن بەخێر بێ سەر چاو زۆر بەخێر بێ خاچ دەیەوە جێی خاچ کاک سەبخان بێدێرە نزیکی خۆشمان گوتمان با نزیکی بی پەیامی عەزیزی چۆنە بەخوا کاک دکتۆر ئەمشەو ناتوان ینی تەوانیم هەموو هەرچی ئەو خڵە بوو لەسەر قوڕقی دانیشت وەڵا بزان بانش وەزعی باش بەڕاستی ناتوانی تحملێکی زۆر باش شێوێ ئەنی ئەوەی تووشی حەساسێت قسە دەکەی هەستی وە بەڕاستی من لەو ساڵ ئەکۆکم و ئەگەر ئامادلانە بێت ناتوانین هەنجەرە زۆر زۆرم دووسی تاری زەعیفە ینی دووسی تاری زەعیفە زۆر زۆر زەعیفە تو وابزان ئەو هەموو خڵەت دەخوێنی ئەمن بەگامی سەر دەخوێنم ئەو هەموو خڵەت دەنیشێ ناتوانانی بەچی ئەخوێنی بەچی ئەخوێنی هاوتە بە شتێک ئەخوێنم ئێستا بەگامی سەر بەچی گام ینی تەبقەی دەنگی سەر نازانەوە چی دەڵێن تەبقەی بەرز تۆنی سەدا تۆنی دەنگ سەفخان ئەتوو غەزعت کەوە والله باش نزاس بينا احسن سەفخان سەر ئەگە باشی بڕۆ ايه باشی بڕۆ دروما بڕۆ ما میوانێکی دیە میوانە یا دروما حاضرنا من بحث كاري خير خوازيه بكم باشا درو میوانێ اري شكون ميفاني ماشي هنرمند ها والدوكي هاتي هنرمند وخير خوازي بخير هاتي وسرسرا وسرت عباه بالبرنامج شو قال لك بخير هاتي اگر بيويستي بوني بيم والله بيويستي بينيه بس
تەواو كلتي بخير بخير زور بخيراتي قربان زور سپاس ممنونم جمر قوتن قو ميفاني وقوراني بيجي قو هنرمند جي وخير خوازي هنرمندا لا هنرمند هنرمند بك باش مرقوت هنرمند شاعرة هالبزبان دست وستي تصابر ممنون قال بخير هالقرد قهار تقلب خير هاتي جدهوكي واحد تابيري زور سپاس با هوا و دیوانه هوای خوش خیرات نواشید کم دیوانه ما باشه آره والله دیوانه و زور روشه زور خوشه ولی جوکی جوکی خوش نیه جو جاس نظام الله او اشي خدايا او انا ده صار يعني مشوف الجمل او عنده خوش ان شاء الله انا ان شاء الله خدمته هوا داينا ودسته هوا خوش ببلاستي ساعتها وجهي خوش به ممنون الهوينا خدي روجوني في جد مهمي وجه قبيل بكت ان شاء الله خوش حال جنب بحثا كاري ايه خير خوازيه يمكن اما الروجافاي كردستاني قد بفلانكس هنرمندي يعني قراني بيجي بلكي الالي والدهوكي وان هنرمندي بلكي هالبستبان بيجي او يتكبتش كفايه هنر جلك جزء جلك بارشا بخوفت جريت بارشا شويجي شاعريته هري باشا بو هالبست اجازه بيامي عزيزي مبتر باخر بتليفوني كيشانين جاميره وجود دست بكاري خير خوازيه كريه ايوه هذا تقريبا 2 سال و 6 مانگه 7 مانگه ما دست بکری هر دست بک البادینان کشا هجاری زوره يعني اگر يعني اتشم بج مثلا نسبه هري مازن هريما كردستان الدهوكي نما سر است عراقي خارزگاه دهوكي كمينه بو هجاريه نه بوينت تشتكه يعني نسبه هجاريه قال خلكي هجاج دربي يعني او داتايات الكيفينا ابخو او وزارتك هي یا کاروبار وی کاروباری دیکتن داد ها یک در خستیا 15 صده بویا نسبه هجاری الهرم کردستانه شو 15 صده نه پوینتش تک پاریزگاه دهوکیه کو براستی سرجمیری کازورا مازنه يعني گلک مازنه طبعا اواجی کومک فاکتور و اگر هبوینه اگر نافخو هبوینه اگر هاتنا آواراج یک شوان کشن زور مازن بویا هر وساجی اگر کمالاتی و آبوری و سیاسی و هندک اگر دین جدا هبوینه چون بیروکێکی چۆن بیرۆکێکی لەم جۆرت بۆ هات کە وەک هونەرمەندێک دەستکەی بە کەسێک کە کاری خێرخوازی بکات لەگەڵ خەڵکە آخر پێویست بوو ینی وەکی بژنێ خواستە خەلکی بووە ڕووداوێک دبینی کە زۆر خەمناک بێ و سەرنجی توێ ڕاکێشا بێ وای کردبێت کە هونەرمەندێک دەست بکا بە کاری خێرخوازی ئەخۆزانی چاوانە ینی آخر بیت ینی کومەکە ڕووداوە کومەکە تشتي سرنج راكش پیدا بیتن داكو ام بشیم بچینه نوی بابتی دا طبعا حتى تو بشي باوریه بو خلکی چکی کو پاره بتدفته کش کازورا مزنه از خوشی هالبزوانه که رخنه گیرم يعني رخنه گلک دیکن البروسيس السياسي هروسا بروسيس عبوري هروسا لاني كمالاتي زور رخنه کم یا آخر ام شاینه ابي برا باوریه نو برا خو خلکی دا چه بکن طایبتی تخا دولمندا يعني چواشیان يعني چواشیان هنگ باوریه ام نابجیم باوری 100 ماجی که ماسی هنه بس قصدام چه دایا یعنی ام شاینه ببینه پرک ناو برا هجاره و تخا دولمندا اف تخا دولمندا جی براستی جی یعنی بشوه که زوری باش ان چه بجمت خلال و 2 سال دا جبلی و 7 هیوا حتی ملیاره که ما سر هجاره بلاف کریه حتی ملیاره که دینار باشه هون چاوا هر کاری خلط کن ابخو مرج هنا ومرجد ويرتني هنا مثلا بون من بيقول مرج خراو مثلا بيقول مرج خراو هي ريخ خراو فانوس كواس خوب خود سروي كيما او ريخ خراو فانوس دما هجارك يعني كسا كي بي تي في بيواندي ما بكاتن ما عندك مرج هنا ايك شو مرجا مثلا بون ومناد فيت ظلام مال دانه بيت يعني او ام هاريت كاين ظلامك مال ده بيت ام هاريناك اگر ظلامي مال سقط مثلا اي او جدايه او جدا بس قصدم يبشيت كار بكت هاري ناكين بس هيا مثلا ظلامك مال دا 4 شلل دماغ هيا يانكو خو 4 نساخ اوتيزم هيا يانكو خود 3-4 نساخ دي هنت مال دا هنگ لجنك تايبت هيا او لجنا سرپرشت یا ريخ روفانوس او برياردن بجن هر نبي جايب وسام هستا كم شعر كانت هر لو بواريه يعني لو بواريه خير خوازيه اكيد وريجه انا اكيد وريجه مثلا تدي شي معانات بيراميلك بيرجنك زاروك كي معانات تويت بين الشعر وتنا بلا اكيد معنا خير خوازي وامانه يعني زورتر شعر كانت اكيد وقت بزاني يعني سبب اگر سرکی هجاری مثلا نخبه سیاسی الهرم کردستانه اف نخبه سیاسی واهی الهرم کردستانه اگر سرکیه طبعا همین رنگت خوبه انتقادیش هيا همین رنگت خوبه
کەسک زەر سۆ هەمی ئەگەرن کو ئەف هەژاریە پەیدابی پڕاستی چونکو ما سیستەم نینە سیستەمێکی سیاسی دروست نینە کو ئەم پاڵای پێ بنین کو مەسەەن چاف هەژاری بیت چاف خەتا مامناوەند بیت و خەتا زەنگین بتن سیاسیین مە بووینە بازرگانی دەما تێتەکردن ڕبح هەمی تشتە ڕبح سەر ئەساسێ کێیە سەر ئەساسێ ینی سەر بنیاتی چییە سەر خواستا مافێن تەخا مامناوەند و تەخا هەژارە ئەکیید نوکەڤگاڤل هەمی وڵاتên پێشکەفتی نخبا سیاسی مایە خود بازرگانی ناکرد وەختێ بازرگان بێوجداند بن وەختێ بازرگان بێوجداند بن نخبا سیاسی بەرامبەر ڕاوستیت بێشتێ ناچ بتین vê bikin مانە vêgavêl herêma Kurdistanê nixba siyasî xwe bazirgan yani ribhê digerî kêşeka zor amazine ji ber hindê jî texa mamnamend û texa hejar zor zor daketin û cêwazî ketê dorikhaym tiştekî can bêjît dorikhaym ew komeldansekê Fransî ye bêjitin welat dagîrkirinê ji nav naçin welat çiş nav çin cêwazî di navbera texên civakî da Tu ser hindê şe'rek nivîsiye زۆر شعر منویسینە gelek şeir min tiştekî Kurd her yanî vî demê borî da çunku me sîh projek me heye hewa rizgarkirina sîh malên hejar got Remezanê da sîh xelek dêne çêkirin her sîh xelek pirsiyarî te bikەین çi hazire bo Remezan yanî çawa harîkariya xelik dikin me projek heye vêgavê rizgarkirina sîh malên hejar em nabêjin rizgarkirin bes em çên bêjin xwişkirina jiyar xwişkirina jiyana wan berev baştir yanî ew sîh mal ew in ew ê gelek ketî meselan êtîm û sêwîne nesax gelek malê da hene zalamên karî hene meselan bû nimûne li roviya me haletek heye subahî spê dest dê çime dev çar jinin pênc jinin zalam têdanîne zalam malê danîne êtîmin yanî ji bil êtîmiyê kirêdarin jî û bêdahatin jî baş ew kesanê ki li şaşî roda û êwe debînin ki ezan êwe kesekin berastî harîkarî xelik dikin çawa peywendî bi we bikin yanî çawa Ebxu me ji mare hene rêkxira Wafanos me tertîbatê xwe durist kirîne me tiştek heye banixan yanî tiştekî gelek yê seninçrakêş em paraş kesê nawelgirîn Mesela vêgavê tu bêbîje min min vê harîkariya hejara bikim ez paraş te nawelgirim ev e lîsta nava ye sîh navin ez dê demefte awsa dê demefte û dibêj me te tu bixwe efo dibêj me te tu bixwe telefona wa bike ji mara wa sere û haletê wa jî sere ka çi halet e tu bixwe dê çî parê wa beya mala wana yani em tişte nawergirîn da ku pitir bawerî di navbera me xelkî jî da çê bibîtin wate bi ew ka harîkarîkirineke ya xwe xêrxwazekanî ewan cî bawer be eger kesek berastî twanay heye harîkarî xelik bike twanê ew heye ka xizmetî ew kesana bike ke berastî pêwîstiyan pêyetî eman wekû rêxirawekeyan پێویست ناکات تۆ پارەکە بچی بێ بەدەستی ئەوان بەڵکو ئەمان بە ئەوەی کەشتەکە جێی سیقە بێت ژمارەی تەلەفۆن و ناونیشانەکەی ماڵەکەت پێ ئەدەن تۆ خۆت ئەچی چەند لە توانادا هەیە ئەو نە هاریکاری باشە دەست پەیام گەشت جوانە زۆر بەڵێ قوربان تەنیا ئێوە کاری خێرخوازی ناکەن خەڵکەی هەژاری زۆریش هەیە لە دۆک وەکەوەی کە ئەتو باس کرد ڕێکخراوی تر هەن کەسایەتی دیکەی خێرخوازی هەن بۆ ئەوەی جاروایە تێکەڵاویەک لە کاری خێرخوازی دروست دەبی ڕەنگە ماڵێکی هەژار زۆر سوودمەندبی لە چەند ڕێکخراوێک ماڵێکی هەژاریش هیچ سوودمەند نەبی ئەو زۆر کێشەکە مەزنە ئێوە جۆرە هاریکاریە لێک تێگەیشتنەک لە بینی ئەو کەسایەتیانە ڕێکخراوانە هەیە بۆ ئەوەی ئەو حاڵەتە دروست بکە؟ نانە yani mixabin ne yani zanî kêşa me çi ye em em bêt evî karî dikeyn kes me xwe kesê nadet yani helgort tiştekî mezina yî warê xêrxwazî da wê her tiştekî mezina yêdî tiştekî mezina yêdî tiştekî mezina û em hemî jî çêdbît gelek car em pênc çîn xizmetayek mal dikeyn rêkxistin nîne ji ber hindê jî min gelek cara daxwast ya ji hikûmetê kirî ku evî karî rêk bixît
چونکو مادام ئەس نەشیم ڕێک بخم تو نەشی ڕێک بخی ئەە شوڵە ڕێڤەبەریا گشتیا چاودێریا جوواکیە ینی دوێت مە ڕێک بخیت دەکوان بشین پێی بە خزمەتە ئەوی تەخواهژە فەقیرا بکەین بۆچ هەنگ مبادرەکەی ناکەنیە مەکریە و مەداخواست کریە بەس نەچێتوێ محکومەت ڕێک بخی یا سازیین جواکە سیویل نه آخر دوێت لایەنێک بیتن هەمی قبیل بکەن آخر هەمی هەلگوردی قبیل ناکەن ئەس یەدی قبیل ناکەم آخر هەمی تشت و سایە هونەرمەندیژ و سایە آخر منافسە لە ناوبەرەوە و برادێتی گەلێکە مەسەلەن بێژەری هوسایە یعنی کێشەی زۆر مەزنە هەمی بوارەدا هوسایە قوربان زۆر لە بیرم چوو جنابەت خەڵکی ڕۆژاوایتە نانا خەڵکی دهوکێمە خەڵکی دهوکێمە خەریب سبابی حواسە نەسی بەخۆڕێک ویستیەوە بپرسە حاڵەتێکی زۆر تایبەت هەبووە کە نەتوانی بی هاوکاریان بکەی و لە دڵت مایە ئەب خۆیت هەنگ زۆنی چەوەنە ئەوی جارێ ئەوی کاری ینی مێشکێک و دلێکی زۆری مەزم پێ دێت حتا تو بشەی بکەی ڕاستی ینی چونکو تو دیچی مەسەلەن دیه پێر حالەتێک زاخ و چێبوو ئەچوومێ چار گەل بابێت سەقەتن ینی پەکەفتینە آخر ئەش میشک و هزرا مرۆڤی نادەرکەویت بەس تشتێک خۆش هەیە ئەوێ وەختی پشتی تو بەڵاوەتکەی و تو چێ ماڵاوە تو بێژی مەسەلەن ئەوە 20 وەرەقان 25 وەرەقان 30 وەرەقا یان کو خۆت ئەوە هەندێک پارە کۆدی ژیانەتە پێتە گواردن هەمی تشت خۆشە هەنی گەلێک مرۆڤ هەست خۆشیت کەتن تدیه وەختی مرۆڤ هاریکاریت کات هەگەر دەستپێکەوەکی ئەم گەلێک تێشین گودنە کوردی هەیەت بێژن وەختی تو سژنی گەلێک قوتیت خەمە قوتانێنینە ئایا وەلماوەتی بەجە هەندی ئەم حالەتە ببینین ئەم خەمێدانینین چونکە ئەم بزانین بەلکە بشین هاری بکەین ینی ئێشاندنەکە زۆر مەسڵە هەموو ژیان لەسەر پریشکێکە پریشکە تێدەگەی نزانم پریسکی ئاگر ڕاستە جوانە ئەو پریشکەیە کە جناب کەوتیتەنە ناو ئیشی خێرخوازی چ بوو چه کەسێ بوو چه شخصی بوو یا مثلا چه پیامی بوو یا مثلا چه خێزانێک بوو آخر تشتێکی جوان مثلا بادینان هەیە ڕەخنە و گازندە مەگەلە گەلێک بادینان هەیە ڕەخنە و گازندە طبعا جوێک جودانە ڕەخنێ بنامە خۆی هەینە گازندێ بنەمایەت خۆینە گازندە چاوایە مثلا من ئاف نینە دێ خەبەرا بێژم من گاز نینە دێ مەسلایفەکیڤەکە مقەسا بێژم من غاز نینە بەس هەر گۆڤەکە ئەڤە چی بوون دێ ماڵە خوڕین مەخۆرە بێ گازندە دەما تو ڕەخنیتکەی ڕەخنێ بنەمایەت خۆیت هەین نوکە شعارێکی ڕەخنەگیر بووم دەبەرە بادینان آخر هەر ڕەخنە ئی باشە ئەوانە ئەڤە پێچێت بت بکەن توجی ورن افید رخ نگیر ورن دا پیک و ام شولکی بکین جوازی وانا بیتن آخر تزرامه ام کارکی بکین سرارای و رخ ام بکین او کاری ام بکین چاو بیتن کو خدمت خلکی بکتن نه مثلا ام دف گازن دبین هر بیجین و هر بیجین و ام چنکین یعنی عمل ما نبی عمل ما نبی شول ما نبی مشکل کام مازن عمل یکی ای دست خوش باش بانگا تشبه هنرمند چی هنرمند دیدن هلبستوان دیدن آخر رخنه گرین و صدانشتین المال ها بس رخنت آخر من رز بو هميها طبعا رخنه يراجي ويديجي بس رزلت گرم بوچونا واجد بيت او بوچونا خودت سرکه او دیبن سرکفتی من نه سرکفتی من حتی اوش خود راضی بن بس بوچونا من او خو حتی لانین سیاسی ام ملل کرینه ملل مثلا بونمونه لانک سیاسی اس تو پارتی او ایکتیه آخر هین چه پیشکشی وی ملت وی جواکی بکن وی ملتی بکن آخر اشوی چودر اوه گندله یدی دزه یدی گندله یدی دزه ام پیو شر بوین پراستی ام پیو عیجز بوین آن وی هکی ماسیت وی هاونه اوی نفت دزی اوی گاز دزی اوی نزاچه دزی آخر چه برنامه ته هیا ها کشم اوه طبعا بو مهمی منرمنده حتی لانیت حتی خوب مسائل کمالاتیجی کشک زور آمازن پراستی ما چه هیا ام پیشکش بکن ام سر کی ماسین اکودو جین ما چنین پیشکش بکن تو نه خوشکیچی یادی خوش جهل نینه اول نزاچه ای باشه من چه هست پیشکش بکم اگر او خوش او چین اوی بکن وی جام میجی هر دم ویای اوی بکم یعنی ما چه هی ام پیشکشی وی جواکی بکن وک هنرمند وک شاعر وک ادیب آخر وقتی ما چنه بیتن هر گازنده هر رخنه جوازیت نابرا منو یکی دیده هر چنینه باشه برس هەڵگورت ئەو کەسانەی کە لەم شاشەی ڕوودا و تۆ ئەبینن و ئەزانن تۆ کەسێکیت هاریکاری خەڵک دکەیت ئەو کەسانی کە توانایان هەیە و بەڕاستی بڕەپارەیەکیان داناوە کە لە مانگی ڕەمەزان بتوانن هاوکاری خەڵک بکەن بەتایبەت لە لای ئێوە تۆ ئەتەوێت چیان پێ بڵێ بۆ ئەوەی کە بەشداری لە ڕێکخراوەکە ئێوە بکەن
هاریکاری ئەو کەسانە بکەن کە بەڕاستی پێویستیان پێ لەلایەن ئێوەوە تۆ ئەتەوێت چی بەوان بڵیت ئەخۆ توزانی چاوانە دەما هەندێک تشت ناوە جوواکی دانەمان علیوەردی تشتێکی جوان بێژیتن ئەگەر تەوێت تو جوواکێکیش ناو ببەی ژن شەرم بکات کو زارۆکێت خۆ خوددان کرد ئەو مە بگۆڤێ ڕاکری بگۆڤێ مەوە خراپ کردی مامۆستای بێقیمەت کە مامۆستای بێبهات کە ئەو ژی مەوە کردی هێمایە نەهێلە ڕەمزا نەهێلە ئەو ژی مەیا کردی جوواکی پرت و بەڵاوە بووی تنێ تشتێک مینت کوڤی جوواکی ڕاگیریتەوە ئەو ژی هاوکاریە هاریکاریای کودو کردن زبار بەرێدا هەبوون گەڤندات گوندادا هەبوونە گوندێک هەمی فەقیر بوون بەس دەست پێدە ڕابتەوە پیرەمێرێک بوو مەسەلەن قڕ نەبووینە دەساکیتە ڕازیوی خڕ هاتە کولان ئێ حەش گوندیا خڕات کرد حەشێک و دوت کرد و دوت گرت ئەگەر تە بویت وی جوواکی ڕاگیری تنێ مە هاوکاریامای بۆ کودو بکەین فەقیران پێ بڵێ ئەس دەخواست ژێت کەم ئەگەر مەدوێت جوواکی مە بهێت ئاواکردن و جوواکی مەش بن نەچیتن تنێ ئەف دەرگە هەمەیەمای کو ئەم هاریکاریای کودو بکەین فەقیر و ئەف کەسێ پێتوی حەش زەنگینی بکات حەش دەسەڵاتی بکات ئەvەیە تنێ بە مەوامای مامۆستا تا کلیپ چێکردن و دەنگ بەدانژی و خەڵکێژێ حەسکریژی نها چ ناو دەستێتت هەیە خودت تشتێ ئەس زۆر نوێسم طبعا من ڤەکولینێک هەیە ئەس نوکەڤێگۆڤە تقریبا نزیکی 4 حتا 5 ساڵ ئەس نوێسم ئەم بوچی بلەزین ئەم وە کورد ئەم بوش ئیکودت کوژین ئەم بوش خەیانەتی لێ کودتکەین ئەم بوش ئیکودنەت ڕازینە ئەvە کومەکە پرسیارە نەپڕاستی پێتوی هەلکولانەیە ئەف منم پێ کۆڵ کردی هەر سەردەمێ هزار و تقریبا قڕنێ چاخێ هەفتێ من دەست پێ کردە حتا ئەس هاتیمە من نمونەی ناینە مەسەلەن بۆ نمونە gelek îmaratê mel gelek mîrgehê mel serdemê berê da yani Osmaniyet înayîn bira yêdî Tirkiyê înayîn bira birayê têkin eger tişên birîn nexwaret gelek tişên hekimî bikin 100 salê dî nefsî kêşaha vê gavê me hey taban ez geştîme kumeka verrêja ev verrêja taban dibite pertûk û îşallah mustaqbelekî nêzik ev berhemedê tevî dikirin wek şeir dumahîk şeira min talan hebû ku rastî talan kirina jêrzemîn û serzemînê yê Herêma Kurdistanê kêşeka hera mezina girefteka hera mezina û egerekî serekî ye ku hejarî pê peyda bibîtin kêşeka zora mezina ew îk şona bû nûke tiştekî Kurd destê min daye eger ruxseta hava bitin taban her hejarî ye bes Kurd e min destê hejariyê girt da ji vî welatî bikeme derê من پاسپورت پوچی کر ویزه لیدا ویجی داره بو وغره پشتی هجاری نمای آخو فیغان چوند گل پیلم بای سپیده اسرابم جخو خلکی از یشنافخو کری مدره و هجاری یا زفراندی جوانتر پیستر جبره مخابن خۆشحاڵ بووم گەلە گەلای زۆر سپاس کە هاتی مەمنونی هەوەمە مەمنونی هەوەمە زۆر سپاس بۆ هەوەژی و ئەس دەخەزە لە بورینی کەم کێماسیەکژی هەبیت قوربان سپاس بۆ هەوەژی مەمنونی هەوەمە قوربان زۆر سپاس مەمنونم زۆر سپاس بەردەوام دەبین میوانێکی تری تایبەتمان هەیە لەم پاشیڤە لەم کەش و هەوایە ئەویش هەنەرمەندە و سەرتاشە و بەڵام سەرتاشێکی زۆر تایبەتە سەفخان مەروان هادی لەبەرەوە بە شێوازێکی هونەری تایبەت کاری سەرتاشی دەکا ئینجا دەبی چۆن بیکە نەخش و نیگارەکان چۆن دەکا من بۆتان باسەکەم مەروان دەکەیم فەرمو کاکە مەروانی بەڕێز زۆر بەخێر بێ جواب زانم تۆ لە بەرنامەی ڕووداوی تۆش میوانی ئێمە بووی ڤیدیۆشت بۆ ئێمە ناردووە بەخێر بێ ڕسمی کێ کاک ئەمە ئێستا باسی دەکا فەرموو کاک مەروان ئەبە پرچەها
تخوا زۆر جوان ئەوە بە پشت دروست کردو بۆ ئەفژی بەرتەلەف نەڕام تێنجەم تا ئامێژ پێچێک کامێرە ببنێ کە بدە بە کامێرە بە سەفخان دانیشی بدەوی یان لەک نەخۆت دای بنێ باش لێ نەڕبا شارەکە لە تو دەکەی بە سەفخان بلا بەحسێ خۆ بکات شۆلێ خۆ بکەت و هەنگی بەحسێ ئەوێ بکات بەخێر بێ و لە کەیەوە ئەم کارە دەکەی بەڵێ سەرەتا من هەروەکو دەستپێکی ئیشی سەرداشیمە لە مناڵیەوە بوو لەگەڵ باوکم بووم هەم باوکم هەم وێنەکێش بووە هەم سەرتاش بووە ئیشەکە تا ڕادێ بۆ ماوەیە لەکەی منداڵیەوە پچێکی خۆشت فرج لە منداڵیەوە کاری سەرتاشی دەکەی بەڵێ والله من هەموو ئیشێکم کردووە بە ناچاری لە بەرەوە ئەسڵ خەڵکی کوێی قوربان من هەڵەبجەیم بەڵێ هەر خۆشم هەموو جارێک هۆرامی هەورامی ماڵە خەزران سڵاویان لێ بکە ئیسە بوو کاکە ئیسا هەورامی قسە بکە کاکە فێربووی هەورامی وڵا تێگەم بەس قسەی پێ سڵاوی لێ بکە دەی سڵاو خاسەنی وەشەنی لە منەر بە زمانی خۆمان ڕێز سڵاوی گەرم بۆیان هەیە لێ سڵاو و ڕێز و تایبەتم هەن پێی خەڵک و هەورامانی بەڕێزی ئینشەڵا هەر وەشی بێدێ هەر سڵامەتی بێدێ هەرچی وەشینە بێدێ عەز دەکەم ئەوە بەجێ جنابەت بە هۆرامی خۆش بێ بێوێنن بەڕاستی هەر کەس تێکەڵیان بکە ئازانێ کە هەمویان کەسی زۆر تایبەتن و ئەوە ئەوە نییە کە ماڵی خەزوران جنابەت لە ئەسڵ هەورامی چوو خێزانت هەورامیەکە وەکو پێشیناوتیان ئاڵێ خەڵکی شوێ لەکەیەوە ئەو کارە هونەریانە بە سەرتاشی پێشتر من لە سەر پرچم کردیان لە سەر قژەکەم کرد ڕسمی یاریزان و کەسە بەناوانەکان لە دنیا لەسەر قژی مناڵان ئەم کرد لەسەر خواستی خۆیان دواتر دەستم کرد بۆی کە لەسەر زەوی با بڵێن ئەو پرسانێکە کەوتن ئەو موانێکە کەوتنە عەرزەوە وێنەم پێکێشا و ڤیدۆمە کرد و لە کاتی ڤیدۆکە ئەم سڕیەوە بەڵام ئەوە تەمەنی کورد بوو هاتم وتم بە دایانانێکی تر لە ویشەیە بکەم و ئیشەکان وا لێ بکەم کە زۆر بمێنێتەوە اینجاواشی لێ بکەم کە خەڵک لە ماڵەوە هەڵی بواسیە و بەلایەوە گرنگ و خۆشەویست بێ ئەمی شانام کرد باڵێ سەردا بە ئیشی بچووکتر دەسم پێکرد ینی زۆر یەکەم ئیشم کابیلامێ بوو لەسەر زەویکردم دوایە بەرەبەرە هونەرمەندەکانم کرد لەسەر تەختە و بەڵام دایانانی زۆرم تیا کرد ئێستا ئەمیشە کە ماوەسامەلە جەمیل عەلی جەمیل حافظ جەمیل شاوێسی بەڵێ ئەم کەسایەتیەت هەڵبژار بەڵێ ئەم کەسایەتی هەم لە کوردستانە بەگشتی کەسی زۆر خۆشەویستە و خۆشەویست بووە و خزمەتێکی گەورەی کردووە و لە هەولێریش بە تایبەتر پێم خۆش و شتێ بکەم کە خەڵک هەمووی باڵێن سەرنجی لەسەری بێ و دڵیان پێی خۆش بێ پێی مرتاح بن و شایانی ئەوەشە بەڕاستی لە هەمووی گرنگترەوەیە بەمووی ئاسایی نەکراوە ئەمە بەمووی قژی کوڕەکانی کراوە بەڵێ مامۆستا جەمیل کەسایەتێکی دیاری هەولێر بوو مامۆستایەکی ئاینی بوو و ماوەیەکی زۆر خزمەتی لەبەرکردنی قورئان و ڕاوەی قورئانی کرد خەڵکێکی زۆر لە کوردستان و لە هەولێر لە سەردەستی مامۆستا جەمیل بە ڕەحمەت بی قورئانیان لەبەرکرد گوتاربێژیش بوو وتاری هەینی دەخوێند بۆ خەڵک و هێژای دەستێتە ساغ ئەنا گویەک بێژ کەسێک ئەمسەل ئەس بێژ بەس بێکات وێنەیان بچێک چێ دەکەیان چاوە بەڵێ من لەسەر خواز ئیشم زۆر کردووە ئیتر بەگشتی ئێستا ئیشەکانیشم وا لێ کردووە پێم خۆشە بەمووی ئەو نەفەرەی کە ئەتەوێ وێنەکەی بکێشی یاخود تۆ ئەتەوێ بە دیاری بۆی بکەی مووی خۆت بکەی ماوزەگە ئەو کەسەکە فرتیلێکی بکە کاتە بە ناساری بە مووی مشتەرەکان بۆ بەس ئیشەکە ئەوە شەهامەتی زیاترە بێسا ئەمیشە بە مووی کوڕەکانی کراوەمە حتمەن ئەمە پەیامێکی تایبەتە کوڕەکانیشی میدیاکارن و شانۆکار و خەڵکی دیار یەکی لە خزمەکانی ئێمە مووی نییە برجی نییە دەڕا بۆ سەرتاشخانەم پارە نیە وەرناگرێ ئیجی کاکامل ئیشێکم نەکردووە بەڵام پارە نیە وەرناگرم دوێنە شەو باڵێن مشتێکی ئەوروپیاتە دوکانەکەمان نێمە لە بەختیاری لەگەڵ متەرجیمەگەی و کەسێکە وەرجێڕەکەی لەگەڵی بوو خۆیان کرد بە ژوورە من هەنێ میوانم لە دەرەوە بوو کوڕەکەشم لەگەڵ میوانەکانە بوو ڕاستەوخۆ
کەوان هاتنە ژوورەوە هێشتا دانەنیشتم هەر بە خێراتێکم کرد لام کردەوە دگا کرایە کوڕەکەم وتی باوکە و کابراکە سەڵە بۆ کوێ هاتووە یانی تەمەنی 4 ساڵیشە هەر حیای بردم بەڕاستی وتی و کابراکە سەڵە بۆ کوێ هاتووە خۆی هەمووی پێوە نییە ئەترە تا وەزۆکردم بەدرەوەکیش هەیە ببەخشە یەکی کە چاڵ بوو چووە بۆ نەو سەرداشخانە وتیە کاکە بۆ هاتوو کاکە وتی هاتووە ئەو بخۆم ئەو هەڵبەت ئەمە بۆ خۆشیە گەرنا ئەوانەشی کە پرچیان نییە کاریان بەسەر سەرخانە دەبی بۆ ڕێکخستنی ئەو بەشەماوەی کە پرچە و ئەمانیش ڕێز و تەقدیری تایبەتیان هەیە بە دڵنیاییەوە بەڵام ئەمە بەس بۆ خۆشکردنی جەوەکە بوو ئەمانە یعنی تۆ بە بەرامبەر دەیکە یان تەنیا بەڵێ ئیش بۆیش فەرقەکە ئەوەی کە لەسەر خواست و با بڵێن تەڵەبە کە خەڵک داوایەکە من بە پارەیەکەم هەشە بە دیاری تایبەتەوە بە دیاری کردووە ئەگەر کەسێک داوا بکە چەندی تێدەچیان بە چەند بۆی دەکەی ڕاستی تا ئێستا ئەو شتم لە هیچ ڕاگەیان لێ نەوتوە ینی بەردەوامیش ئەپرسن بەڵکی یەکێک لە ئێمە بیەوێ بێتن لە خزمەتانە ژمارەتان لەلایە و پەیجەگەشم ناوی پایی ڕاشە وڵات پێشتر بۆ ڕووداوی تۆ زۆر ڤیدیۆی کردووە بەڵێ ڤیدۆمان زۆر ڕوودا و ئەتوانن لەوێ پەیوەندی بکەن خزمەتانەکە کوڕەکەشت وەکو خۆت فێر کردووە ئەوە یان بەس تایبەتە بە خۆتەمە تەڵان من جارێ پێشم وشتار پیشەی سەرداشەکەم کردووە بە شتێکی ینی وەک دیاریم لێ کردو بەڕاستی زۆرترین خەڵک لە بەردەستی منا فێر بوون من خۆم ڕایەنەری نێودەوڵەتیم خولم هەیە بۆ فێربوون خولی فێربووی سەرتاشیم هەیە لە 2013 من دەورە ئاڵێمەوە لەخوا بەزیابێ گەنجێکی زۆر زۆرم لە ناو هەڵەبجەیە پێگەیاندو ئێستا هەمویان خاوەنی سەرداشخانەی خۆیان یاخود لە سەرداشخانەی هاوڕێکانمان ئیشەکەنەوە لە شارەکانی تریژ ئەلحەمدولیلا ئەمەش ئەبێتە یەکێکی تر لەو پرۆسانەی کە لە داهاتواییشی لەسەرگەم خەڵک فێرکەم ئینشاءڵڵا بگورە سەرتاشێکی هەڵەبجەیی هەیە کاکەیە بەڵێ لە ڕەمەزاندا پێم وایە پار ساڵ ڕۆژی یەکەم یان زیاتر وتی هەر کەسێک بێتن بخۆی کاکیە بەڵام وەکو ڕێز لە بۆ موسڵمانان من بەبێ بەرامبەر سەریان دەتاشم ئەگەر ڕەنگە تو بیناسی نازانم کاک تۆ بەڵێ لە کارێکی وات هەیە یعنی بۆ نمونە لە بۆنەیەکی ئاینیان لە بۆنەیەکی کۆمەڵایەتی هەبی بۆ زیاتر لێک نزیکردنەوەی خەڵک بۆ پێکەوە ژیان خۆشەویستی زۆر ڕاستە من لەو کاتەوەی کە ئەو ئاوارانی ڕویان کردووە کوردستان هاتوون هەر لە ناو هەڵەبجە ینی پرۆژەمانە بۆ سەرجەم سەرتاشەکان ڕاستە خۆش نیە من بڵێ منیش تەرحم کردو بەڵام بە بۆنەیەوە منەوە بووە لێرەوە سپاسی یەک بێکانەکەم و سەرتاشانە کە پشگیرمان بوون و ڕۆشتوین سەرجەم کەمپەکان ئەو کاتە لە خزمەتیان نابووین نەک بەبێ بەرامبەر ئەو کاتی کەوان تازاتم زۆر زۆر پێویستیان بەوە بوو ئەو کاتە خولوشت هەر نەبوو ئێمە ڕۆشتین بەبێ بەرامبەر لە کەمپەکان لە خزمەتیان نابووین و بەردەوامیش ئەو کەسانی کە نەخۆش بوون چوینێتە ماڵەکانیان سەربەخۆ بەڵام بەڕاستی من لە ڕاگەیاندەکان ئەوم باس نەکردووە بەڵام سەربەخۆ چوینێتە ماڵەکانی خزمەتیانمان کردووە بێ بەرامبەر ئێستا ژەومانەر هەیە لێرەش من خولەکانم کەیکەمەوە ئەو مەکتەبانەی کە نزیکن ئەو قوتابخانەی کە نزیکن پروشەرمان بۆ بردوون کارتمان بۆ بردوون کە ئاڵین هەر کەس پێی خۆشە بێت لە سەرتاشخانەکەمان بێ بەرامبەر سەری بۆ چاکەین بەشداربەکانمان هەمویان لە ماوەی کەمە ئەبنە سەرتاشێکی با بڵێن کامل سەریان بۆ چاکەن بۆ هەر کەس لەوانە بێت بێ بەرامبەر ئەوەش لە هەمان کاتە دوو سوودی هەیە سوودەکەم خەڵکێک بێ بەرامبەر سەری دەتاشرێ خەڵکێکی زیاتر و باشتر لێ ڕادێ باش ئەو کەسانەی کە داوایان ئەکرد لە تۆ کە لە ناو قژیان وێنەیەکیان بۆ بکێشی زیاتر داوای چیانە کرد ئەو کاتانە زیاتر داوای یاریزانیان کرد زۆربەی مناڵەکان هەر سێری یاری تۆڵبی پێەکەن زۆربەی میسی ڕۆناڵدۆ بوو باشەڕە دروست نەکەیانە میسی بوو ڕاستی هەر ئەو دوانە زیاتر ئەڵێ میسی لێبینن باشتر کامیان دەردینی کامیان بۆ جوانتر دەتی خۆی هەرێکیان و خاوەنی ماهارە و تایبەتی خۆیانن میسی کۆمەڵە تایبەتمەندی خۆی و کریستیان باشتر کامی مسی دیپلۆماسیە وەڵام من هەمووی لەخوا بەزیابیانی هەوڵم یا هەمووی بە باشی بکەم ئێستا کامیان جوانترە کێشی خۆم جمهوری کریستیانە کریستیانۆ ڕۆناڵدۆ زۆر جوانە کێشێ بەڕاستی بەڵێ بەس خۆی میسی لای من
تایبەترینە بەس خۆم جووری کویست خۆ منێ بپرسیایە ئەف بلێزەر دەست پێکێت چێتکین یاژی ڕاستن هەما بەپۆر بە قشت چێتکە لێزەر بە کارتینی بێ ئەمە هەر ئیشەکە ئێمەیکەین بەپی گەورە بچووکی ئیشەکە فەرقەگا کە پێویستەگا سکێچێکی وردی بۆ یانە ئێمە سەرەتا سکێچەکەین سکێژانی دیاریکردنی ئیشەکە بە قەڵەم بەقەلەم سەرەتا بەڵێ بە قەڵەم چاو برۆ هەموو شتێک ئەمەی بە قەڵەمە کێشی دوایەوە قەڵەمەکە ئەسڕیتەوە تەنا وەکو تارمایەکی شەکە بمێنێ بۆی بزانین لەکوێ مووەکە دانی دەورەی نەقاشی چت بینی وە جنابێت من وەکوی لە بەردەست باگوم فێر بووم پێشانگام لە ساڵی 2004 کردوێتەوە پێشانگای وێنەکێشان لە ساڵی 2006 لەسەر حوت چوومەتە هونەرە جوانەکانیش بەڵێ لە چی تاوت کردووە وەڵامت داوە زۆر سپاس کە میوانی دەستپەنجەوەش خۆش بێ ساغبی هەمەیوام شتی داهێنێتتر و جوانتر پێشکەش بە کۆمەلگام لەشی ئەوەش ساغ بێ مانوو نەبن سپاس بۆ و بانگێشتتان مانوو نەبن لەشتان مانوو نەبن قوربانگیان ئیسە کاتی ئەو کاتەکە کە ئیمە سوپرایزەکە بڵێن بۆ بینەرانی بەڕێز و براوەی شەوی براوەی شەوی ڕابردوو زدانیشی بزانین دوێنێ چێ زۆرترین دەنجی وەڵڵا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەر لە ڕۆژهەڵاتە کاکە هوشیاری قادری ئەمن زۆر یعنی تەشەکر لێ دەکەم کاکە هوشیار پیرۆزبایت لێ دەکەم ئینشاءڵڵا بەردەوام بی لە فیناڵ دەتبینم کاکە هوشیاری بەڕێز خۆت باش ئامادە بکە کاکە هوشیاری قادری شارە جوانەکەی پیرانشار ڕۆژهەڵاتی کوردستان بزانم چی دەکەی کاکە هوشیارە یعنی وا بخوێنی هەموو گیانمان بلەرزێ ئەوەندە جوان بخوێنیت و لە شعر بێت و لە ئاهەنگ بێت و لە تەنزیم و لە سەوت و لە هەموو چ شتێک بووە دۆستان ئێمە ئەوەتانە با لە خزمەتان عەرز بکەم بۆ فیناڵ ئێمە خۆمان داوەری دەکەین یعنی با ئەوەشتانە پێ بڵێم لە بواری خوێندن لە بواری شعر لە بواری تەنزیم لە بواری نەفەسگیری نازانم نەفەسگیری چی دەڵێن ینی کاتی نەفەسەیە هەناسەگیری ینی بعد لە کاتی خۆت هەناسە بگیری ینی لە کاتی ئەو کاتی کە من هەناسە نابێت بگیری ئەگەر هەناسە بگیری ئەوە نمرەت لێ کەم ئەبێ ینی ئەمتیاز لێ کەم ئەبێ سەوتت نمرە ئەگرێ یعنی سەوتت بەرز تەبەقەکانی سەوت تەبەقەکانی سەوت ئەبێ لە دەستگایکی لە دەستگا چی ناوی هێوە دەڵێن دەستگاترە لە دەستگایکی موسیقا ناو یعنی مشخص بێ ئەگەر لە چەند دەستگا بێ ئەوە زۆر جوانترە ئەوانە نمرە دەگرن ئەوانە ئەبێ زۆر هێوە بە هوشیاری بە ڕێکوپێکی هێوە بۆ فیناڵ بڵێن چون لە فیناڵ ئەمن لە یەک سەری دەرزیە من ناگزەرم دەستە سوکە چون حەز ناکەم لە حەقی کەسی دیکە زۆڵمی بکەین خۆ شتە هەری گرنگ گەڕەحی کوردی بێژێ بە ڕەحەکی کوردی بە شێوەیە کوردی بێژێ ئەوە یاژ هەری مهمترە نە بتورکی نە عەرەبی نە فارسی تێکستەکانیش گرنگە کوردی بن بەڕاستی کوردی بن ئەگەر کوردی بانکە کوردی ینی حەز ئەەکەم لە کەسێ زۆڵم نەچێ وەلی بۆ فیناڵ ئەو کەسانی دەڕۆن فیناڵ زۆر لەگەڵ من ئاشناییتان ئەوەی کە لە ڕۆژهەڵاتن لەگەڵ ئیشی من ئاشناییتان هەیە لە فستیڤالەکان زۆر کاکە دکتۆر ئەمن داوەریم کردووە بەڕاستی ئەمن لە حەقی کەسی زۆڵم ناکەم یعنی تۆ بڵێ ئەوە دۆستمە و ئەوە بەرادەرمە ئەوە خزمە ئەوانە نییە حتمان ئێمە بێلایەنین بۆ ئێمە مینبەرێکین دەرفەتێک بۆ خەڵکانە دەرەخسێنین کە بەشداری دەکەن ئەم شەو جیاواز لە شەوەکانی تر سەفخان لە دەنگی خۆم خۆڵەکە عزیزمانەکە لەگەڵ سەفخانە توش وتت کاکە من هیچ مشکلم نییە سەفخان بەڕاستی ئەتوانی لەبەر ئەو خۆڵە من حازرم وەقاتەکە بۆ بە ڕەنگی ڕەساسی کاک سەفخان کوا شارەکەت تکسەکەت کووە وەڵاوونم کردووە بۆی لۆ ساڵە هەڵم ماوەتەوە وەڵا کاکە سەفخان زەمبیل فرۆشە زێ بێژم
بینه کلان کلان دگرینه خاتون ویل برجد بینه عقل دیچه سودانانی گاوا او زنبیلاتینه گاوا او زنبیلاتینه خاتون ویل برجد بینه جی عشقا دل ده حبینه عقل دیچه سودانانی خود هات یا خوار تن مایا بیچاره زمین فروش لو که درویشه کرم که تو ور پیش زمین فروش لو که درویشه کرم که تو ور پیش ده حق زنبی اخبر بیشه خاتون وستو بدارم دلا
سر تو با خوانایم خواره سر تو با خوانایم خواره